باشە بەڕێزان و خۆشەویستانی من بابزانین وەزعەکە چۆنە لە مەشی نییە وەزع باشە باش نییە پێم وایە تۆزێک کامێرەکەم داگەستا بوو بەڵام ئاگادار نەبووم بار حاڵکێشە نییەوە سڵاوم بۆ هەموو لایەکتانەیە بەڕێزان بەخێر بێن سەر چای من پێم وایە تۆزێک استراتیژی نییە با استراتیژیکە نەبێت جێبەجێ بێت باش بەخێر بێن سەر چای من خۆشەویستان سەر ڕۆحم هاتم هیوادارم کە لە هاشێنێکی دنیا هەن باش بن ئەمڕۆ کاکە جدی کوردیم بۆ لەبەرکردوون چۆنی تە خۆم بەزۆک و کوردایەتەکەی ماڵی مەلا سەفا نییە دڵنیا بن لەوە ئەرە وەڵا ئاوا باش بەخێر بێن سەر چاو یەک دوو دقیقە ئاوەچین تا هەموو بەڕێزان لێرە کۆ ببنەوە و کاتە ئێمە خزمەتان بۆ قسە و باسەکان وەکو چۆن باسم کردووە وەکو چۆن ڕیکلامەکەم بۆ کردبوو ئاوا ئێمە ناو قسە و باسەکانەوە هیوادارم کە بتوانم سوودێ بە هەموو لای بگەێنم و ئیتی کێش پێی ناخۆشەوە مشیلێ خۆیەتی من ڕێی خۆمەڵێم بۆ چۆنی خۆمەڵێم حەقم نییە بەسەر ئەو شتانەوە خۆشەویستان هەزەکەم یەک ڕاستی هەیە لە منە بیزان عەزیزانی من یەک قسەکە خۆم بڕوان پێیەتی هەموو دنیا قسە بکە هەرەوەیە حەقم نییە بەسەری هەموو دنیا بڵێ وانە من هەر لەسەرینی خۆم بەڕاستی هەرە وەڵا باش تاویز بەخێر بێنین جارە سەر چاوی من هاتن بەخێر بێن یاخۆ عەزیزان سەرەتا بەر لەوەی کە بڕۆمە ناو قسە و باسە سەرەکیەکانەوە کە ئەتوانم پێناڵ بێم زۆری بابەتەکان سەکە نوشام سەفایە دوای ئەوە مەلام سەفا و مەسعود و ئالم بابەتانە کە بۆچوونەکانی خۆم ئەڵێم لە پێشە دوو شت باسەکەم بە کورتی بۆی کە کازۆر نەکوژم مەسعود بازانی ئەمڕۆ ئەوانە کۆمەڵی ئیدعای کردو کە گوایە نازانم 70 ساڵە 60 ساڵە نازانم چەنە پێشمەرگێ ئەمە مەسعود بازانی کە لە سکی دایشی کەوتە خوارەوە کە بووە هەتا ئێستایش کە لەسەری ڕەشە هەموو پێشمەرگاتی بۆ ئێمە حساب کردو عەزیزان لە کاتێکا ئەگەر تۆ سەریکەی ساڵی 68 و هەفتاکان چۆتە دیوەخانەکەی باوکی لە تەڕ خواردوێتی لە وشکیش خەوتووە بۆ خۆی پاڵکەوتووە لە هەفتای شام فەوازە بە تاوکو 75 کە ئاش بەتاڵەکە بووە ئەمە 4-5 ساڵ ئەم 4-5 ساڵ لە بارەگای باوکیا بووە و تەواو لە 75 ئاش بەتاڵ بووە هەتاوکو ساڵی 91 مەسعود بازانی شو پێشمەرگە بۆ کاکە یعنی تۆ لە ئەمریکا و تاران و کەرەج و ئیسپانی ئەناویچە نەمسا ئەوانەی بن پێشمەرگایەتیە لە 90کیشەوە هەتا ئێستا کە 30 ساڵە ئەمەشی نەنەوە پێشمەرگایەتی مەسعود بازانی تۆ لە 30 ساڵا بووی بە خاوەنی بەس خۆت ڕەنگە 50-60 ملیار دۆلاری هەبێ جگەر لە هەموو بنەماڵەکە ئەمە شوی پێشمەرگایەتی مەسعود بازانی کاکە تۆ قەت پێشمەرگە نەبووی بووتە جاژمەرگە ئاسایی ئەمان و جاشێ بووی تەواو بەڵام باتە قەت پێشمەرگە نەبووی تۆ لاقەتە قەت باسە تۆ ناتوانانی بڵێ وەڵام منۆکو حەمەی حاجی مەحموود وابووم کاکە حەمەی حاجی مەحموود پێشمەرگە و تۆ پێشمەرگە نەبوویت بە هیچ جۆرێ لەبەرەوە واز لەم هەموو ئیدعا و ڕیکلام و هەڵفیشان و دۆدەلەسەیە بێنن کە هیچ ڕەبتی نییە بە واقعەوە مەسعود بازانی تۆ هیچ کاتێ پێشمەرگە نەبوویت لە ژیانتا وەڵڵا زیبکەیەکی بۆ کورد نەتەقانەوە مەسعود بازانی پێشمەرگایەتی چی شتی کاکە ئەم شوهوڕە چی ئێوە سەرم عالەماییکەن ئەم هەموو درۆیە چی ئێوە بۆ مێژوەیەکەن کاکی من خۆ ناکرێ بە درۆکردن تۆ قەت پێشمەرگە نەبوویت پێشمەرگە ئەوە بۆ شەید کراوە ئەو بۆ کە بریندار بۆ کە پێشمەرگە بووە بە عەمەلی بان تۆ پێشمەرگە نەبووی کاکەژیان وەکی پێشمەرگایەتی وەکو کوڕە ئاغا ژیاوی لە هەموو تەمەنتا ملیوانی کراسەکە چڵکن نەبووە یەک مێشوو لە پێوەی نایە مەسعود بازانی لەواتە قسەی قۆڕمەکە ئەوە مەسعودی کوڕی ئەڵێ ئازادی جیایە و بەڕەڵایی جیایە من لێرەوە بە مەسعود بازانی ئەڵێم ئەوە ئێوەن لە جەبهەی بەڕەڵاییەکان بەڕاستی نەک لە جەبهەی ئازادیەکە ئێمە لە جەبهەی ئازادی و ئازادی خوازیان ئێوە لە جەبهەی بەڕەڵاییان بەڕاستی ئەوە بەڕەڵاییە تۆ پێش یاسا بکەویت پێش کە زیندانی کەی 6 ساڵ لەسەر ئیمۆجی ئەوە بەڕەڵاییە تۆ ئەچیتە هەر شوێنەیە کۆمەڵێ مناڵەوتکەی خۆتی بە شوێنەوەیە کە هیچ شتێک نین بەس کورتە لەگە خۆتا ئەیژێڕی ئەمە بەڕەڵاییە بەڕاستی ئەمە بەڕەڵاییە کە تۆ ملیۆنەها ملیۆن دۆلار و ئیرۆتان دزیوە بۆ خۆتان ئەمە بەڕەڵاییە کە بە کەڵەگایی ئێوە سوال مێژووی ئێمە بوون یعنی ئەتوانم بڵێم جەبهەی بەڕەڵایی بەڕاستی خۆت و بنەماڵەکەتن بۆیە کە ئەوەندەش عەقڵە پێشکاوە بڵێ بەڕەڵایی ئەزانی بەڕاستی ئەوەی کە تۆ ئێستا لەبارەی سیاسیەوەیەکەی هەر بەڕاستی بەڕەڵاییە ئەمە هیچ مناقەشەی تیان نییە لەبەرەوە بەڕەڵایەکە ئاوایە معقول نییە نیەکی لەوان بازانی ئەچێنە شوێندا ئەنیشەیە کوڕەکەی هەر لە خۆیە با لەگەڵ خۆیە ئەم کوڕی تۆ بۆچی هێنی لەگەڵ عومەری سەیعید ڕابێرێ ها بۆچی هێنی تۆ ئەمە بەڕەڵاییە یا مەسعود بازانی تۆ مناڵێکی دروستکە لە هەیە تۆ بۆ ئەیهێنی بۆ ئەموو کۆڕ و کۆبوونەوەکان
کەواتە بەڕەڵایەکە ئێوە بەڕاستی ئایا تۆ ئەیبینی سەرۆکی وڵاتێک مناڵەکەی خۆی بێنێ بۆ ناو کۆڕووکۆبوونەوەکان ئەیبینی بە نمونە سەرۆکی ئێران سەرۆکی تورکیا سەرۆکی حکوومەتی سەرۆکی ئەملا ئەولایە مناڵەکەی خۆی بێنێ نەخێن نایهێنێ کاتە بەڕەڵایەکە بەڕاستی لای ئێوە لە ئێوان بەڕاستی ئەوە ئەو دوو هێنەم هەبوو بۆ ئێوە خۆشەویستان بۆی کە بزانن کە ڕەم چۆن بێسەرەوە دووسێ دقیقە قساکەم 2 دقیقە سەر کاکە حەمەی حاجی محموود خۆشەویستان کاک حەمەی خۆمان حەمەی وڵەخان من زۆر جاران تەمان بە وتارێ بۆتان باسەکەم بکەم بۆشی باسی کاکە حەماکرێ پێکەینمێت ئەو وتارێکە ئیلاقی وەسە مناڵیەوە هەیە ڕووداوێکی مناڵی کە زیاتر کۆمیدیە لە مەجالێکەوەتان نووسمەوە بۆیە بکە باسی کاکە حەماکەمەوە من هەمووی ڕاست و ڕەوان پێتان بڵێم دیارە من بە کۆمیدی زۆر جار ڕخنە بە کاکە حەمە گرتووە زۆر جار ئەوە بەڵام کاکە حەمە لای من پیاوێکی شەریفە بەڕاستی و ئینسانێکی محتەرەمە و من ڕێز و احترام بۆ هەیە بۆ حەمەی حاجی محموود لە ڕاستیە بەڵام من ڕخنەم لە حەمەی حاجی محموود تەنها و تەنها چەند جارێکیش باسم کردووە بە کۆمیدی و بەمانە تەنها و تەنها عیلاقی بەوە هەیە کە بەڕاستی نزیکی لە بنەمەڵی بازانیەوە چونکە حەمەی حاجی محموود بەس وتارەکانی مێدیا تیڤی خۆی بێنێ ئەزانەیە دشی بنەمەڵی بازانین چۆن بووە بە فیشەک شەری بنەمەڵی بازانی کردووە ئەزانێ بنەمەڵی بازانی چ ماهیتیشیان هەیە بەڵام ساڵانێکە دوای قنی مەسعود بازانی کەوتووە ئەمە جێگەی نەقدە لە ڕاستیە یعنی ئەوەی کە لەسەر کاکە حەمە وتومە تەنها عیلاقی بەمەوە هەیە ئەجینا من ڕێزی کاکە حەمەم لەلایە بەڕاستی پیاکە ماندوو بووە زەحمەتی کێشاوە جا بە پێی عەقڵێتی خۆی بە پێی تەسەووری خۆی بە دنیای بینی خۆی شەونخوونی کێشاوە ماندوو بووە من هەمیشە ڕێزی ئەگرم بەڵام نایکاتە ئەوەکە ئەو بچێ ئاوا نۆکاتی بۆ بنەمەڵی بازانیکە بەڵام من لێ بێتن بە بەڕاستی لەبەرەوە ئاوایە هیوادارم ڕۆژان ڕێم کردەوە کوردستان بچم بۆ گوڵەخانە بۆ لای کاکە حەمە جەهاندێ برادەریان وەخوا کاگەرام پشت دەردەکا بەڵام کاکە حەمە ئەزانم لە ماڵی خۆیان پیا خەڵک دەرناکەوە هیچ تۆ لە مۆزیان کار ئەمە بۆ مەسەلەی کاکە حەمە بۆی هەندێک کەس نەڵێەوە کاکە تۆ باسی کاکە حەمەکەی تەنها و تەنها کێشەی من نەقدی من لە کاکە حەمەی حاجی محموود مەسەلە نزیکایەتی هەیە لە مەسعود بازرگانی بنەماڵی بازانیەوە ئەگەر وانە بواە هیچ کاتێ بەڕاستی ناوم نابێت حرمەتم بۆ کاکە حەمە هەیە چاوی ئێمێ عەزیزان ئەچمە سەر ئەسڵی مۆزوعەکان تەحملتان بێت گۆڕانی گردەکە و کۆمەڵی خەڵک ناویانێت و یەکێتیەکان و پارتیەکانەوەوانە تەحملتان پێ بەڕێزە تەحملشێ ئەم شەو ئەم دەرزی ئەمەی ڤایرۆسی کۆرۆنایە بەڕاستی بۆ کۆمەڵی خەڵک وەکو ئەوە ئەوە دەستێکەشم بۆ هاتووە ناوێرم نازانم لە خۆیم بەم لە خۆی بێنێن بەخوا جای نازانم عەزیزانی من خۆشەویستان بە وردیژەوە ئەم ئارامەحمەیە برابچووکی خۆتان بگرن برابچووکی ئینسان شەریفەکان ڕەمەهاینی پارتیەکانەوەوانە ناڵێم ئێمە بەداخەوە زەمانێکی زۆر خراپ کەوتوین ئەگەر پارتی بی کۆمەڵی خەڵک ڕقی لێت ئەگەر یەکێتی بی دیسان کۆمەڵی خەڵک ڕقی لێت ئەگەر گۆڕان بی یا حسێک بی یا شوێعی بی دیندار بی یا بێدین بی دیسان کۆمەڵی خەڵک ڕقی لێت ئەگەر تۆ بێ وەکو ئارام ئەحمەد دژی هەر هەمووشیان بیت دیسان خەڵک ڕقی لێت ئەو کاتە ڕقەکان زۆر چونکە هەموویان کۆبنەوە لە بەرەیەکە بەرەی خیانەت هەمووی کۆبێتەوە ڕقیان لە ئارام ئەحمەدە ئەگەر هەموویانت خۆش بوێ دیسان کۆمەڵی خەڵکەیە ڕقی لێتە ئەلە تۆ بۆ جەدە مافیانە خۆشەوێت مادەم ئاوایە نەسیحەتێکی برابچووکی خۆتان وەربگرن لەگەڵ کەسا مەبە لەگەڵ هیچ لایەنێکە مەبە تەنها لەگەڵ خۆتا بە با لەسەر خۆت لەسەر فکری خۆت لەسەر عەقڵی خۆت لەسەر جیهانبینی خۆت بە خەڵک ڕقی لێت بێ نەک لەسەر ئەم لایەن و ئەو لایەن و ئەو سەرکردەی حیزب و ئەو بێن و بەرەو ئەلەم بابەتانە ئەگەر لەسەر خۆت ڕقیان لێ بێ بەڕاستی باشتر من خۆم حەزەکەم باش ئەو بزانن ڕقم لە هیچ ئینسانێک لەم دنیایە نییە ئەم چوار کەسەی کە ئەم شەو باسییانەکەم ڕقم لە هیچیان نییە تەنها لە قۆناغەکانە کاک نەوشیروان مستەفام خۆش ویستووە باشە بەڵام مەلا مستەفا و مام جەلال و مەسعود بازاریم خۆش نەویستووە واتە یا خۆشم ئەوێ یا بەڕاستی خۆشم ناوێ ئەگەر ڕقم لە هیچ کەسێک نییە خۆشەویستی کاک نەوشیروانیش ئەگەڕێتەوە بۆ دروستبوونی گۆڕان کە بەداخەوە نەتیجەکەی ئاوا تراشیدیا بوو و بە فەشەل کۆتایی پێها بەڕاستی ئەگەر باسەکە لەسەر ئەمە ئاوا بڕۆین خۆ مام جەلال لە کاک نەوشیروان ئەتوانم بڵێم جۆرە جۆگەر ئازادی خواستن بووە ڕەوان بێشتر بۆ قسەکردن دیبلۆماسی تر بووە جەلال تاڵەبانی حتا ئەتوان بڵێن نوکتەباز و قسە خۆشیش بووە هێندەی کاک نەوشیروانیش بەشداری لە شەڕەکانە نەکردووە چ لە شاخە چ لە شار دژی حکومەت بێ یا دژی شەڕی ناوخۆ حیزبەکانی کەبێت حتا کە سەرۆک کۆماریشە جەلال تاڵەبانی ئەڵێ من واژۆ لەسەر حکمی لەسەردادان ناکەم باشە کەواتە عەزیزانی من ئەم قسانم بۆ ئەوەیە کە خۆشەویستی حەقی نییە بەسەر ڕەخنەوە ئەم شەو زۆرتری ڕەخنەکانم لە کاک نەوشیروانە بێت ئەوەش بزانن لە سیاسەتە ئەوەی بکەوێتە داوی خۆشەویستیەوە ئەیدۆڕێنێت
هەر سەرکردەیەکی سیاسیت خۆش بێت تۆ ئەیدۆڕێنی لە حەقیقەتە باشە چونکە نابێ ئەوە بکەیتەوە وەک چۆن نابێ ئینسان ڕق قسەمان پێ بکە وەک چۆن نابێ ڕق پێمان بنووسێ بەو جۆرە نابێ خۆشەویستیش لە ڕەخنە و نەبینینی خراپی و ناشینەکان دوورمان بخاتەوە بەڕاستی یعنی نابێ من هاوڕێیەک لەبەرەوەی کە خۆشمەوێ نابێ ڕەخنەی لێ بکرم باشە ئەوەی کە نەوشیان سەفای خۆش ئەوێ وە خراپیەکانی وە هەڵەکانی نابینێ بەڕاستی نەزانە ئەوە سایلکەیە ئەوە خۆشەویستی نییە بۆ هیچ کەسێک من ڕقم لە مەلام سەفا نییە ڕقم لە مەسعود بازانی و لە مام جەلال و هەتا دوایی نییە بەڵام کارکردەکانیان زوڵمەکانیان ناحەقیەکانیان ئەو ستەمانەی کە کردویانە ئەوەی کە نانی ئێمەیان بە بارمتە گرتووە ئەوەی کە ژیانی ئێمەیان شێواندووە وای کردووە کە بەڕاستی خۆشم ناوێن وە دژیانم دژی ئەمانم لە ڕاستیە بەڕێی خۆم بە بۆچوونی خۆم دوجار لە جێگایەکە کاگنەوشیوان لەنگ بووە دەبێ باجی ئەو لەنگیە لە مێژووا بدرێ بەڕاستی بەڕێی خۆم پێم وایە کە ئەم لەنگجەی کاگنەوشیوان سەفا قسە زۆر هەڵەگرێ و ئەتوانم بڵێم خەریکە قەناعەت بە من هێنێ کە لە ستەمەکانی جەلال تاڵەبانی مەسعود بازانی خراپترش بێت لەبەرەوە لێرەوە ڕوویدەمم لە کۆی لە بەڕێزەکانە لەو مرۆڤە خەسیوانەیە بەوانە بە هەمویان ئەڵێم ئەی ئەوانەی کە نانێکی سەگانە ئەخۆن باشە هی باندەکانی باشووری کوردستان وە بوونەتە زۆر ناژەنیان لە قسەکانی ئەم شەوی ئارام ئەحمەد نیگەران مەبن کاتێک کۆمەڵێ سیاسی فاشل کۆمەڵێ بازرگانی سیاسی کۆمەڵێ مرۆڤ کوش کۆمەڵێ خەڵکە گرد و شاخەنداژی کردووە کۆمەڵێ لەوانەی کە گرد و باخ و دار و نەداری کوردیان بردووە بۆ خۆیان و مناڵەکانیان ئێوە دێن بەبێ ئەوەی پرس بە ئارام ئەحمەدەکان کەن خەتێکی سوور بە دەوریانە ئەکێشن لە بەیشیان پێ ئەڵێن هەوساری خۆتانیاوەتە دەستیان ئەوە ئەرشی منە پێ بنێم لەو خەتە سوورانە و هەوڵی سڕینەوەی بەم بەڕاستی ئازادی ماناکانی هەر ئەمەیە تۆ خەتی سوور بکێشە من پێی لێ ئەنێم وەی سڕمەوە تۆ بتی سیاسی دروستکە من ئەیشتێنم ئەگەر تۆ خەتی سوور نەکێشی من پێی لێ ناخەم و نایسڕمەوە ئەگەر تۆ کۆیلە و بێدەماخ باشە ئەگەر بتی سیاسی دروست نەکەی منیش هەوڵی شکاندنی نادەم نایم کاتەکانی خۆم بەم شتانەوە سەر بکەم بەڕاستی ئەگەر تۆ زاڵم و ستەمکار نەبی منیش دژی زوڵم و ستەمکاری تۆ هاوار ناکەم لە حەقیقەتە کەواتە قوربانیەکە ئێمەمانانین نەک ئەو جەلادانەی مێژوو کە هەموو ژیانی ئێمەیان وێران کردووە باشە یعنی هاوار و داد و فیخانی ئارام ئەحمەدەکان بەرهەمی ستەمکاری و دز و جەردەی کۆمەڵی قاچاقچی و کۆمەڵە مافیەیەوە باشە ببینن سەدان و هەزاران کەس بە باڵای مەلام سەفا و مەسعود و مام جەلال و کاگنەوشیوانە هەڵەڵێن باشە کەچی تەحملی یەک ئارام ئەحمەد ناکە کە پێچەوانەی ئەم لەشکرە مێگەلە یەک قساکە بەڕاستی ڕای خۆی ئەڵێ تەحمل ناکەن ئەیانەیە منیش وەکو خۆیان مێگەل بم ئەیانەیە من جۆکو خۆیان بم لە ڕاستیە کە ئەمە محاڵە باشە دەیان مێگەل دەیان سوال کرد خەمی ئەوەیانە کە ئەم شەو ئارام ئەحمەد لەسەر کاگنەوشیوا قسەیەکە و ئازانە کاگنەوشیوان بۆ کاڵە بێتەوە بۆ کاڵ نابێتەوە کاکشی بەڵام خۆیان وەکو چاوەش بە باڵای ئەموو ئەوە هەڵ ئەدەن جیاوازی من و ئێوە هەرەوەیە ئێوە بدروسەکەن خەتی سوور بە دۆری کۆمەڵی خەڵکە ئەکێشن مش پێی لێ ئەنم مش ئێشێنم هەردووکمان مافی خۆمانە تۆ ڕێگای خۆتە کۆیلەی و خەسیویە منش ڕێگای خۆمە ئازادی و یاخیبوونە کەیفی خۆتانە بەڕاستی ئەمشیلەی ئێوەیە با تۆ هەنان نەبێ بیخۆی با تۆ ئازادیت نەبێ وڵاتەکەت پارچە پارچە بێ ئاوت نەبێ کارەبان نەبێ بە بەرچاوتەوە هەزاران سەرمایەداری دست هەڵتۆقی بن و شاهانە بژین تۆشە دەست بەسنگتەوە بگرە و سەلام کە و ماساو کە و بە پۆل ساڵانە بشنە سەر گۆڕی مەلام سەفا سوژدە بەرن و کە مەسعود مرد بشنە سەر گۆڕەکەی و باشە گوڵی گەورە گەورەی ئەمەنە بکردن بینە سەر گۆڕەکەی جەلال تاڵەبانی و فڵانە فیسارەکان بە خۆشان ئەڵێن وەڵای ئێمە مرۆڤی ئازادین آخر بایعی خۆرەکان دڵنیام ئێوە هەروە ئەبن و ناگۆڕێن من دەستم لە میلەتەکەم شتووە بەڕاستی باشە سەیری هەواڵەکانی خۆتان کردو ئێوە هەواڵ بڵاوەکەنەوە ئەڵێن درێژترین کەبابمان دروست کردووە لەم ڕۆژانە بۆیان نردوم کوردێک ئەڵێ درێژترین تەسبیحم دروست کردووە تۆ
توسيو نعمته داهنانتان فكرتان معرفتان أعمي لما لام صفا بوتان ما وتو ما مشتانا كاتي خوشي أتانوت بارزاني دريشترين داجگري دروس كردوه واتانا زان چكي أتومي دروس كردوه ما لام صفا بو داجگري دروس كردوه باشا إسرائيليش صاروخي دروس كردوه دنجينيه إيش تسبيحي دريش دروسه كان باشا كاكا إتت شون بم أقلوه ئاوا ناکەن بۆ هەموو کەسێک بۆ هەچی دز و درۆزن هەیە لە حەقەدا چۆن ئاوا دەست بەسمتانەوە ناگەن ئەیگرن لە ڕاستی باشە بۆیە عەزیزان ئەم چوار کەسێک کە هەڵم بژاردووە باش نییە ئەم شۆ قسەیانە سەرەکەم مەلا مەسەفا بارزانیە مام جەلال تاڵەبانیە مەسعود بارزانیە کاک نۆشووا مەسەفایە ئەمانە لە 100 ساڵی ڕابردووە کەم یا زۆر چاک یا خراپ ڕۆڵیان هەبووە لە ناشینکردنی مێژووی ئێمەیە واتە ئەمانە هەن بوونیان هەیە وجودیان هەیە بۆیە من ناویانە بەم قسەیانە سەرەکەم باشە جا کۆیلەکان پێم وەڵێن چی ئینسان کە مرد شەیتان وازی لێ هێنێ ئەمە بۆ ئەوی دەممان ببەستن و نەهێڵن عیب و عارەکانیان بڵێن و ماهیەتی شەڕینگێزی و خراپەکاری ئەمانە یا غەدرەکانیان بۆ مێژوو دەرخێن لەمە بەدەریش ڕۆژانە ناوی هەزاران زانا و دانا و چاک و خراپ و شەڕەنگێز و ئاشتی خواست دەبرێ و مردووشن باشە جا هەیە ئەڵێ کاکە کابرا خۆی نەماوە وەڵام بداتەوە ئێوە کاک نەوشیوان مابوو کاکەژیان ڕێخەمان لێگرت هەر وەڵامیشی ناهێنەوە خۆی ژیانە مابوو من دیانتان دژی کاک نەوشیوان هەیە لە کاتی خۆی ژیانە مابوو باش نییە قەتی جوابی نادەیەوە باش ئەوە تا ئێستا ڕێخەن لە مەسعود بارزانی ئەگەین هەر جوابمان نایەتەوە لە مەسعود ئەگەین هەر جوابمان نایەنەوە باشە کەواتە قسە قۆڕانە مەکەن کاکە ئەگەر سبەینێش مەسعود بارزانی بمرێ دیسان داما و زەلیلی ڕاستە بێتەوە ئەڵێ کاکە ڕێخنە مەگرە کابرا خۆی نەماوە تا وەڵام بداتەوە دەیسە با وەڵام باتەوە چییە؟ بۆچی ئیسە وەڵام نادەوە بە پێچەوانەی ئەم عەقڵیەتەوە خۆشەویستان پیاوەکان و ژنەکان ئەوانن کە دوای خۆشییان ساڵانێک خەڵک ناوێن نەبات شەنوکەوی ژیانی سیاسیانەکە هیچ ژیانی ئەدەبیان ژیانی فکریان ژیانی فەلسەفیان ژیانی هونەریان هەتا دوای ئەکا بەڕاستی بۆ ئاگادایتان ناخۆشین مردن ئەوەیە دوای خۆت کەس باسی نەکا و لە بی بچیتەوە بەڕاستی ئەو بۆ خۆی کارەساتە کە ئیمان کریت کە کەس باسی نەکا لە واقع دەی باشە بەبارەکەی ترا ئەگەر مردوو شەیتان لە کۆڵی ئەبێتەوە ئەی ئێوەی شەیتان بۆ لە کۆڵ ئەوە ئەو مردوانە نابنەوە زەحمە نەبێت بۆ کۆمەڵی خەڵکی داما بە تەکلیف و دەستماشی ئەبنە سەر گۆڕەکانیان بە بەڵیانە هەڵەڵێن بۆچی پیا هەڵدان و گەورەکردنی ساختە و درۆکردن بۆ ئێوە ڕەوایە و شەیتان نین بەڵام بۆ ئێمەی برشتێن ئەبێ بە حەرام ئەبێ بە شەیتانی ساڵانە هەزاران ئینسان ڕاکێشێتە سەر گۆڕی مەلام سەفا ئێسەش موچەی خانشینی هەیە مەلام سەفا ڕێکخراوەیەکیان کردووە بە ناویەوە کە تا دوافرسی پارەکەی دزیە گوایە خێرەکەن و ناویان ناوە ڕێکخراوەی خێرخوازی بازانی بە باڵایە گۆرانی ئەڵێن وەکو زۆرناژەن و دەهۆڵکوت بەلاتانەوە ئاساییە بەڵام ئەگەر ڕەخنیان لێ بگرین ئەمە ئێمە شەیتانین بۆ سەر گۆڕی مام جەلال هەر بە هەماشکڵ ئێسش بۆ سەر گۆڕی کاک نەوشوا سەفا هەر بە هەماشکڵ باشە ئەمەیش لە عەقڵی ئەم ئارا مەحمەیە بەڵگەی ئەوەیە باشە کە ئەم بەڵگەیە حاشا هەڵناگرێ کە ئەم چوار کەسە حەقم نییە کامیان گەورەترە و کامیان بچووکترە باشە بەڵام هەر چواریان یەک دنیای بینیان هەبووە کوڕی یەک سەردەمن کوڕی یەک زروفن بۆ جیاوازیتیانە نابینن بەڕاستی جیاوازی بنەڕەتی استراتیژیە بەڕاستی خۆشەویستان نەکشیت باشە ئەوانەیشی کە دوای ئەمانە کەوتون یەک ماتریال باشە بچووکترین جیاوازی لە بینی ئەوانەی دەچە سەر گۆڕی مەلام سەفا یا مام جەلال یا کاک نەوشیوان هیچ جیاوازیان نیە هەمویان وەکو یەکوان بەڕاستی هەر ئەوەیشە ئەمڕۆ گۆڕانە بەیانیەکێتیە بەیانیەکێتی دوو بەیانی پارتیە ئەمڕۆ پارتی دوو بەیانیەکێتیە نازانم چییە بۆیان ئاساییە بچکە بۆ لەبەری هەمان لێگەچن لە خۆ نییە کار بە 10 ساڵ لێ گۆڕانم دوای بە پارتی فرقیان نەبوو لە حەقەتە یا ئەبێ بێشێتی لەبەری فرقیان نەبوو بیکردنەوەکە هەروەکو بیکردنەوەیان وابووە هەمومان ئەزانین نەوشوا مەسەفا گۆڕانەکە حتا یەکێتیەکانی سەردەمانێک گاڵتەیان بە پارتی و بنەماڵی بازانی یەکێت کە خەڵکی ئەبەنە سەر گۆڕی مەلام سەفا باشە ئێستا خوان هەمان کارەکەن عەزیزانی من باشە لەوەش بەدەر کاک نەوشیوان باسی دەیان کەسەکە لە کتێبەکانیە کە لەو سەردەما مردوو بوون باشە مام جەلال باسییانەکە مەسعود بارزانی باسییانەکە کەواتە ئەم شتە ئاساییە بەڕاستی نابێ ئێمە وابیر بکەینەوە کەسێک کە مرد نابێت کەس باسیکە وازلەوە بهێن باشە ناکرێ پیا هەڵدان و شاباش وەرگتن ئاسایی بێ بەڵام ڕەخنە بڤە بێ بە کۆمەڵە قسە پوچووکە کۆمەڵە خەڵکی نەخوێنوار و دامەوە ئەوانەیەکەن بۆیە عەزیزم کامیان زۆر خیانەتیان کردووە
کامیان کەمتری کردووە کامیان کوردی زۆرتر کوشتووە کامیان کەمتری کوشتووە کامیان سامانی زۆرتری بردووە بۆ خۆی و مناڵەکانی وە کامیان کەمتر کامیان کتێبی زۆرتر هەیە کامیان هەرنیەتی کامیان خوێنەوارە کامیان نەخوێنەوارە ئەمە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ نەتیجە هەمویان وەکو یەکوا بوون ئامانج هەمویان وەکو یەکوا بوون بەڕاستی گرنگ ئەوەیە ئەمانە کە دەیان ساڵ شەڕیان لەگەڵ یەکترا کرد یەکیان تاوانبارە کرد کە ئەویان خێڵە چییە ئەمیان بنەماڵە چییە ئەمە باوک بۆ کوڕ بۆ ماوەیە باشە ئەمەیان نەخوێنەوار و دە بۆ ژوازیە ئەوەیان دزە و خاینە دوجار هەمویان یەک کائینن جیاوازیەکەیان تەنها لە جۆری درۆکردن و ئەوەیە کە چۆن فری خەڵک بدەن بەڕاستی عزیزانم کاک نەوشیروان خۆی ئەڵێ ئەمە قسەی کاک نەوشیروان خۆیەتی باشە ئەڵێ کێشەی نێوان ئێمە کێشەی عەشایری نییە هەتا بە سڵح و مەسلحەت چارەسەر کرێت بڕوابوون بە حکومدایەتی بنەماڵی و تۆریستی سیاسی جەوهری کێشەکەمانە باشە من خۆم کە لەگەڵ ئەمەیان بڕاستی اینجا ئەڵێ من خۆم لە سەرەتای کاری سیاسیمەوە لە شەستەکانەوە دژی ئەم بۆچوونە بۆ حیزبیاتی حکومڕانی کێشە و جیاوازەکانی ناوخۆی کوردیش لەو کاتەوە لەم ڕوانینە و بیر و باڕە دروست بووە هەرگیز ناشتوانم قبوڵی ئەمە بکەم و تەبەنیشی بکەم ئەمە ئەم قسەیە من تەواو قەناعەتم پێیەتی حەقە بە ئاوی زێر ئەم قسەیە بنووسێتەوە بەڕاستی بەڵام پرسیارەکەی من ئەوەیە بۆچی خۆی لە ئاخرین ساتەکانی تەمەنیە بۆ مناڵەکانی شەقی هەڵاوە لەم تێگەیشتنە دەیان ساڵەی خۆی کارە ساتەکە ئەمەیە وەرن کەسانێ بێ من تێبگەین مەڵەن ئارام ئەحمەد قسەمەکە وەرن ئێوە تێمگەین بزان ئەم مۆزوع چۆن ئاوایە بەڕاستی چۆنە بێ ئینسان ئەوەندە نەتیجەکەی دژی هەموو تەمەنی خۆی بێ لە ڕاستیە نازانێ ئینسان بڵێ دوو دانە ساڵە ئەم ئارام ئەحمەد هاوارەکە بە شایەتی هەر هەمووتە وتم بابە ئەم کابرای بازرگان نەبووە لە دوای ڕاپەڕینەوە ئەم کابرای دز نەبووە هەموو لایڤەکان ماون باشە وتومە ئەم کابرای شوێن پارۆ سامان نەکەوتووە کوڕەکانی نامیان بۆ ناردووم و ئەڵێ کاک ئارام ژیان ئەم سامانە هی باوکمانەوە بۆ ئێمەی بەجێهێشتووە باشە کاکە یعنی کاگەرام تۆ سەهوو کرد باوکمان بازرگان بووە قاچاقچی سیاسی بووە ئەم سامانەی بۆ ئێمە کۆکەتۆیەتی بە ئێمە دەمی بڵم چی لێ کاکە عمەری سەیعەلی لە ژفاتەکەی هاوارەکە ئەڵێ کەس باسی سامان و گرد و ئەمانە نەکا ئەوە موڵشی کاک نەوشیروانە بۆ مناڵەکانی بەجێهێشتووە لە ژفاتەکە کەسی هەڵناسی با بەدەمیە بڵێ تۆ بۆ واڵی زەحمەت نەبێ ئەمە سوکاتی بە نوێژان مستەفا باشە ژفاتەکەش هەمویان ڕازی بوون بەم قسانە باشە گۆڕانی گردەکە هەمویان ڕازی بوون بەم قسانە خۆشەویستە باشە گۆڕانی گردەکە کوڕەکانی بە ئاشکرا ئەڵێن کاک نەوشیروان وەک سەرکردەکانی تر ئەوەی ئەکەوێ سێری ئەم قسەیەکە ئەڵێ کاک نەوشیروان و مام جەلال و مەسعود بازانی مەلا مستەفا و فڵان ئەمانەی ئەکەوێ ئەم سامانە دێ ئەمە واتەی مێژوو فرۆشتن عەزیزان وایە وانیە باشە بە پارۆ سامان ئیتر بۆچی شێتمانەکەن ئێوە بۆچی جوێنمان پێیان لە کاتێکە ئەم ڕاستیانە ئەڵێن لە کاتێک بە قسەکانی خۆتانەکەینەوە کاکە قسەکانی خۆتانەکەینەوە باشە ئەمانە خوانێک لای کردوتەوە باش نییە مێژوەکە ژێر پرسیارەوە بۆیە عەزیزان بڕواتان هەبێ بڕواتان هەبێ ئێستا ئەو گردی زەرگەتەیە پاراستن ئاوایە سەدان پاراستی لێ بە فیتی بنەماڵی بازانی یەن هاوارەکەن قساکەن ئەڵەن چی بە من کاک نەوشیروان دەستی خۆش بێت ئەویش ئەم سامانە یەکەوێت ئارام ئەحمەدی سەگ بات حەقی خۆیەتی بۆ یەکێتیەکان و پارتیەکان بیبن بۆ بنەماڵی تاڵەبانی بیبا بۆ بنەماڵی بازانی بیبا ئەی بۆ کاک نەوشیروان و بنەماڵە کوڕەکانی نەیبن باشە ئاوا قساکە کەواتە ئەگەر کەسانێک گلەییان لە قسەکانی من هەیە با سەرەتا بڕۆن یەخەبەوانە بگرن یەکەم زەربە کوڕەکانی نەوشیروان مستەفا لە باوکیان ناوە دوایش عومەر و عومەر ئەبوو گۆچان و ئینجا دەیان گرگن و لات و لوتی گردەکە خۆشەویستان دەی بۆ داوام لێکەن منجەڵ لە کوورە گەرمتر بێت بۆچی سوالکەن و کۆیلەکان داوای ئەو لە منەکەن ها ئەی کوڕەکانی خۆی ئەی کچەکەی ئەی گۆڕانەکان هەمیان واڵێن منیش ئەپرسم تاوانی من چیە لەم حاڵەتە کاکەجێ منیش ئەڵێم کەوایە ئەم سامانە کە ئاوا براوە ئەبێ شەن و کەویکەنی بێ باسیکەنی بەڕاستی جاسەری ئەم قەشمەلیاتەکەن خۆشەویستە باشە ئەمڕۆ هەساون شتێکیان بۆ نادوم وێنەی پاکەتێک گەرە و چرخێک و جووتێک قۆندەری کاک نەوشیروانە کە کاتی خۆی بڵاوبێتەوە کاک ئارام کاک نەوشیروان ئەم سەوت و سامانی هەبووە باش ئەو گردە سڵۆمی سوار دۆنم زەویە بە سەدان بیناوە کە نرخەکەی ملیار دۆلارە بە قەبری باوکیشی هەر گردەکە بە قەبری باوکیشی دێ پێم بە زەحمەت نەبێت هیچ ئەو گردە ئەی بینای چاودێری و دارایی کە حەوت قاتە لە ناوجەرگەی شارەیە لە گەڕەشی بەختیاری نرخەکەی 10 ملیۆن دۆلارە بە قەبری باوکیشی ئەو بینایش ئەی کارگەی ئاسم ئەی دوکانی زەڕەنگەری ئەی ڕیزە شوقا ئەی خان و ئەی ڤێلا ئەی حەوت کۆمپانیان کە لە مەزەکانە ئیشەکەن ئەمانە بە قەبری باوکیشت
عزیزە سێری کەن کاکە دەیان ساڵ ئەم مام جەلالە ئەم کاکنەوشیوانە بە هەزاران کوردیان بە کوشتەوە یا کوشتیانە سەر ئەوەی گوایە بنەماڵەی بازانی خاینن دز و جەردن نەخوێنەوارن خێڵەشین لەسەر بۆ ماوەی و گواستنی ساڵ باوکەوە بۆ کوڕ کارەکەن بنەماڵە چێتیەکەن دوجار ئەمانیش بەگیاندانە ڕێگۆک بنەماڵەی بازانیان کرد بوونەوە بە خێڵەشی بە بنەماڵە چێتی بەدنی سامانی خەڵک بۆ خان و بۆ مناڵەکانیان سێری قوبەت و پاڤەڵکە ئاغازادەکەن سێری کوڕەکانی مەسەڵ بازانی کرد باشە من ئەزانم کە کاکنەوشام سەفا وشەیەکی نییە بۆ ئۆکەیدان لە عەقڵەتی بنەماڵە چێتی بەڵام چۆن کوڕەکانی بوونە ئاغا و لە گردەکە و ئەم سامانیان چۆن بردو بخۆیان ئەمە باسەکەیە کەس ئەتوانێت وەڵامی ئەمە بداتەوە بە منتەق ئەی مافی ئەو قورب بەسەرانە چی بەسەر هات کە ئەمانە بەم قسانیان بەم عەقڵەتە بەم تێگەشتیان بە کوشتنیاندان زەحمەت نەبێ چیان لێ هات من بە ئێوەڵێم خۆشەویستان ئایا خوێنەواریەکەی مام جەلال و نەوشوام سەفا چ جیاوازیەکی هەیە لەگەڵ نەخوێنەواری و عەشایەری و بنەماڵە چێتیەکەی مەلام سەفا و مەسعود بازانی مەسەلەن مام جەلال و کاکنەوشیوان چیان کردووە بنەماڵەی بازاری نەیان کردووە زەحمەت نەبێ هەموو عەقڵێکی سەلیم ئەڵێ هیچ جیاوازیەکیان نییە ئەوەی بنەماڵەی بازانیەکە ئەمانش کەمیە زۆر بۆ ئاوا یان بۆ ڕێگەیان ڕۆشتوون ئەمانە چیان کردووە خۆشەویستان بۆ ئێمە کوردیان ڕزگار کردووە ئازادیان هێناوە بۆ ئێمە حکوومەتیان بۆ خەڵک و بۆ مێژوو دروست کردووە دەستور و یاسایەکی سەردەمیانیان نووسیوە دادگا و دادوەرێکی سەربەخۆیان بە دیاری بۆ هێناین سفرەی خاڵی خەڵکیان ئاوادان کردەوە زوڵمی نەتەوەیان لەسەر خەڵکی کوردستان لابردووە نیشتیمانی کوردیان ڕزگار کردووە داگیرکاران لە دوورخستینەتەوە خۆشەویستان نەتەوەیان دروست کردووە نیشتیمانیان ڕزگار کردووە زمانیان بۆ ئێمە دروست کردووە بەس یەکشتم پێ بڵێ بە عەقڵ بە فاکت یەکشتم پێ بڵێ ئەمانە کردی بێتیان دەڵێن بەسەر ئەم چاوانی باشە مەڵێن وەڵا لە شاخابوون و لە ئەوروپا گەڕاونەتەوە و ملیانی کراسەکەیان چڵکن بووە و سەرما سۆڵە بووە و تەقییان کردو ئەم قسە قۆڕانە بۆ من مەکەن بەدەیان کەسەن پێشمەکە بوون و کوژە شەید کراون کەسی ناوێن نابە بەسەدان پێشمەکەی برینداری سەنگەرە قوڕ کرا بەسییان نانێ بیخوا باشە هەموو سەرانێشێتی بە مام جەلال و بە کاکنەوشیوانیشەوە لە 76ەوە بووەتە پێشمەکە تا 1991 باشە ڕێگە شۆشی ئەلیشە وجودیان هەبووە مامجلال زیاتر و کاکنەوشیوانیش وجودی هەیە وەڵام بۆ شکوانە بووە لە 91ەوە حسابێکە لە هینەوە لە 76ەوە تا 91 چەندەکە 16 ساڵ 7 ساڵەکە بەڵام بخۆستەوە 70 ملیار دۆلاریان بردو ئەمانە بۆ خۆیان باشە کام بزنس ئەوە بەرهەمهێنە عزیزانی من باشە لەم هۆڵندایە مافیایەک ئامادەیە 1 ملیۆن ئیرۆی بەرێ ئامادەیە 5 ساڵ زیندانی بێت ئەڵێ 200,000 زیندان ناخۆمەوە 5 ساڵە 800,000 مێنێتەوە دوای بۆ خۆم پێشی بنمونە باشە کەواتە ئەوەی کە کردویان لە شاخە شەڕی ناوخۆیان بووە لەسەر دەسەڵات لەسەر حیزبی تاگەڕەو دەیان هەزار کەسیان کوشتووە و بە کوشتیان داوە باش نییە ئەمەش شەنازیەکانە کە ئێستا ئێمە بینین باشە خۆشەویستان مام جەلال و کاکنەوشیوان یەکێتیان دروست کردووە کۆمەڵیان هەبووە کە خۆی سکرتێری بۆ کاکنەوشیوان سەرانی کۆمەڵا زۆربەی هەرە زۆری سەرانی کۆمەڵا دەستترین و سەخیفترین مەخلوقی سەر ئەم گۆی زەمینەی ئێمە بوون لە دوای ساڵی 91ەوە خۆشەویستان یەکەیەکە دەیان جانناوەکانی هەمویانم بردووە شاری کۆسە ڕەسوولکە خەسەخانەیەکی بردووە لە هەولێر باش نییە کە بە پارەی چێت کراوە بە پارەی خەڵک کراوە خەسەخانەیە ئەلە سازر بۆ خەسەخانەی شۆڵ دە سێمانی بۆ کەسوکای شیدان و ئەمانە بکرێت بەڵام ئێستا شەڕیان لەگەڵ لاهوری شەرجەنگیە لەبەرەوەی کەسێک لەوێ بووە و نەخۆش کەوتووە و حیزیان کردووە و لاهور هەوڵیەوە پارەکە با لە بەرامبەر لاهوریان نەخێر ئێمە نامانەوێت و ئێمە با بڕات و ئەلم بابەتانە یعنی ئەوەیان کردووە تازەیەوە شتەکەتان کرد ئەگەر ئەوەش نەبووە لاهور ناتەن لەسەر خەتونەی وتە من پارەکەیم ئێوە هەر کەوتە حیز کردووە بەڕاستی ئەوە ڕەسواییە چونکە پارەی خەڵک و تاڵانێ باسی باشە ئەمە یەکێتی ئەوش حکومڕانەکەیان لە 30 ساڵی ڕابردووە کە هەموو کورد ئەزانێت باشە گۆڕانی دروستکردنی کاکنەوشیوان کۆمەڵی سوال کرد هێنای وەکو ڕێبازی حەمدان و مەسعود حەیدەرەکان و بابەکە دڕەیی و یوسف و دەرباز و عەلی حەمەساڵە و دەیانی تر لەم قومقومەکانە تەنها گیرفانی خۆیان پڕ کرد و پوشترین بزوت لەوە دەرچوو ئێمە ئیتیا بووینە قوربانیەکی بێگوناه و کۆمەڵی هەلپەرستیش گیرفانی خۆیان پڕ کرد دێ ئەمە کۆمەڵەت ئەمە یەکێتیت ئەمەش گۆڕانت خۆ هەرسێکیان کاکنەوشیوان عەقڵی بیرکەرەوەیان بوو بۆچی هەمویان شکستیان خوارد بۆچی باشنیان هێنا بەڕاستی بەسیاس بۆچی باشنیان هێنا دروستبوونی ئەم سێ ڕێکخراوەیە کە کاکنەوشیوان کەسی یەکەم و دووهەمی بووە
زۆربەی جای لە شاخە هەمومان ئەزانین هەر کاکنۆشیوان سەفا لە شاخە بووە مامجلال هەر لە دەرەوە بوو کەم لە شاخە بووە بەڕاستی مامجلال هەینا هەر کاکنۆشیوان بوو لە شاخە بوو بەڕاستی کە زەحمەتی کێشاوە ماندوو بووە شەوە خۆیمان هەر ئەو بووە نەکدی باشە دێ ئەم سیانە خێران بۆ کورچی بوو ئێوە وەرن کۆ ببنەوە بڵێن ئەم سێ ڕێکخراوەیە خێریان بۆ کورد ئەمە بووە من دەژەڵێن بەسەر چاوەڕاستەکەم دەبێتان نەچێت من باسی مێژووەکەم باش نییە باسی کۆمەڵێک کتێب ناکەم کە کاکنۆشیوان سەفا نووسیوێتی ئەوە جیاوازە من مێژووی کەس ڕەفز ناکەم بە گشتی بەڕاستی من یەک کێشم لە کاکنۆشیوانە هەیە سەروەت و سامانی بزوتنەوەی گۆڕان چۆن چوو گیرفانی کوڕەکانیەوە ئەمە قسەی منە تەواو هەتا بە نەتیجەیە نەگەم لە مۆزوع ئەوازنیانم بەڕاستی چکە لەو حرەکەتەیە بۆ ماندوو من دەسەڵ باشە هاتوودە کوردستانیش بەبێ شەڕی خلیجەوە بەڕاستی کاتودە بۆ شار دوێنەوە یەکەوە من بە ئێوە ئەڵێم یەک شاخ و گرت یەک قەتپاڵ یەک ئەرزە یەک کۆمپانیا یەک بازاڕ یەک بەنزینخانە یەک ریزە شۆقا یەک کچی جوان یەک نەوت و غاز و چیچ و ئەمانە ئایا ماوە نەیان دزیبێ ئەمانە خۆشەویستە ماوە هینی ئەمانە نەبێ هەموو هی ئەمان نییە خۆشەویستە یەک مناڵی ئەمانم پێ بڵێ ملیۆنێر نەبێ عەزیزانی من چه ئەوەی کە کامیان زۆری بردووە کامیان کەمتری بردووە فەرق ناکات دزیەکە کراوە سامانی خەشیان بردووە باش نییە جا ئەوە فریای کەم کەوتووە هەیە فریای زۆرتر کەوتووە ڕاستە ئێستا بنەماڵی بازانی یەکەم دزن لە کوردستانە تێگەیت دوای ئەوە بنەماڵی تاڵەبانیەکێتیت دوای ئەوە گۆڕانیت باشی ئاوا وردە بەڕاستی دوای ئەوە فڵان فیسادەکانێت لێرەوە ئەزان کە من باسی کاکنۆشیوانەکەم لە بەرەوەی لە هەرە پاکەکەیانەوە پێ ئاڕۆم بەڕاستی لە هەرە پاکەکەیانەوە حەزەکەم ئەوەشتان بیر نەچێت خۆشەویستان کەس بیری نەچێت ئێستاش وەکو ئالا مەحمەد من ڕێزی ئەو پیاوە ئەگرم بەڕاستی چونکە لە ڕوانگەی فکری منەوە ڕەخنە بێڕێزی نییە ڕێز و خۆشەویستی جودایە ڕەخنەی جودایە نابێ ڕێز و خۆشەویستی بێتە هۆی ئەوەی کە هەموو عیبەکان پیشاینەوە لێت نزیکترین برادرم کارێکی خراپە بکە ئەڵێم خراپیت کردو بەڕاستی بۆیە شەڕی من لەسەر ڕاستیەکانە ئەوەی من دەیڵێن بێڕێزی نییە بەو پیاوە حتى من بێڕێزی بە مامجلالش ناکەم بە بەلام سەفاشی ناکەم بە مەسعود بازانیشی ناکەم من ڕەخنەم هەیە من ئەم ڕاستیانە بۆ مێژوو ئەنووسمەوە ئەم قسانەی کە من ئاوایەکەم هەمووی ئەنووسێتەوە هەمووشی ئەکرێ بە کتێب خۆشەویستان هیچی نافۆتە لە حقیقەتە بۆیە بێڕێزی بەنەوشوام سەفا ئەوەیە کە ئێستایش لە هەولێر لە دادگای بنەماڵی بازانی مەلەفی دادگایکردنەکەی نەوشوام سەفا وەکو ترۆریست لای پارتی کراوەیە هەتا ئەم چکە ساتە باشە حیزبەکەی کوڕەکانی نۆکەری ئەو دادگا و بنەماڵی بازانێن کە باوکیە نەبوو تۆریست درەوە بە دادگا ئەمە خۆسوکاتی بەڕێزە بەنەوشوام سەفا عەزیزە ئەوە بێڕێزیە سەدان مشەخۆر و قاچاقچی دز و درۆزن و چەورە وێنەکەی دائەنێن لە ژێر ناوی ئەوە لە ژێر وێنەی ئەوە ئەدزن و پارە کۆکەنەوە وەکو بابەکە دڕێیەکان کە پڕە لە گردەکە بەڕاستی عەزیزە خۆشەویستان ئێمە دەمانویست کاکنۆشیوان چرایەک بێ چۆن بە ئاسمانی ئەو نیشتیمانەوە دەمانوت با کاکنۆشیوان سەفا سیمبۆڵ بێ با هەر دژی سیستەمی چەتەگەری و گەندەڵی و عەقڵەتی بنەماڵەی بێ ئەمانە ئەیانوت نەخێر ئەم مڵکانە هەمووی خۆیەتی ئێمەڵکی باوکیش هەر بۆ مناڵەکانیەتی خۆشەویستە 2 ساڵ ئەم ئارا مەحمەد بە حزوری هەمووتان شەڕم کرد تا نەشوێن نەبێتە مەسعود بازانی چیاونما ئەڵێن نەخێر هەر ڕەفیقی ئەوانە من چی بکەم باشە وتم ئەم پیاوە ئەدیبە نووسەرە تاقانەیە سەرکردەیەکی جیاوازە ئەمانە کردیان بە تورەکەی سوڵ پاریان پێ کرد باشە یوسف محەممەد لە پەنجەرەی گردەکەەوە دەستی ڕاکێشە ئەیوت بۆشی شاسوار عەبدولواحید ئەم هەموو سامانەی هەیە و کاکنۆشیوان سەفا نەبێت دەوەرە اینجا شێخ نەهرۆ بمێنێ خۆشەویستە باشە ئاخر یوسف محەممەدەکان ئاوایان کرد یوسف محەممەد جعفەر ئیمنکی جێگرەکەی بوو 250 ملیۆن دیناری بۆ سەرف کرد وەکو جێگر یاسای سەرۆکاتی تیرۆری نووسی فازڵ میرانی ئەیوت پرۆژەکەی گۆڕان بۆ یاسای سەرۆکاتی لەوەی خۆمان باشترە تەنها بۆ ئەوی بیکەن بە وەزیر عەزیزانی من سەریکە ئێمە چیمان کرد سواری فڕۆکە بوو ئەو دکتۆر یوسفە چووە بەغا دەنگ با بە فواد حسین بۆی بیکەن بە وەزیر ئێستایش دەستی قوباد ماچەکە هی پاڤێڵ ماچەکە هی لاوی شەرجەنگی باشەکە بە ماچەکە بۆ ئەوەی پارەی ئەو پاسەوانانەی بنێ کە لە هەولێر بۆی سەرف بکەن کە لە هەولێریش پاسەوانێتی باشە لە بەغدایش هەیەتی هەر ئەیخوا خۆشەویستە 8 ساڵە ئەندام پەرلەمان خانۆکەی زانکۆ تا تەسلیم نەکردوێتەوە باشە بۆیە ئەوەی کاکنۆشیوانی ئاوالێ کرد گروپەکەی دەوری عومەر و کوڕەکانی بوون عەزیزی من مەسەفای سێ قادر بوو کە خانوویەشی وەرگتووە لە سلاڤا لە هەولێر بای 3 ملیۆن دۆلارە خانۆکەی باشە ئێوە نمونەی پیسین مەخلوقن پیسین کەمتیارن ئێوە لە مێژووی ئێمە بەڕاستی ئێوە قیمەتتان بۆ سیاسەت نێشتەوە بۆ ئەخلاق نێشتەوە بۆ ئەدەب بۆ هشتێک بۆ هاوڕێتیش نەتەنێشتەوە بەڕاستی
دانا عبد الرحمن كان مصطفى سي قادريان يوسف محمد كانيان آتي الشيخ جناب كانيان تشياو نماو علي عمر كان وفلان في ساره كانوا شويان بمدد دبت ميجو كان تجيب بالسياره براسي كي اما اوان دوبين خوان بو موضوع انا هناك باشا اما دمانو ام بيو مرشي ملكو مارينيه ان اعنو هنا عمر كركاني اعنود هيتي ام ملكو مال ابو خوي ورقتوا دمانود مرشي خوي نبوه ديانو هي خويتي باشا نشويان كلمه لك سوالي بيجو اما تواني شي خوش يستر باشا سيوسف محمد منافق كان ايش يقول لواني كقراني بمدد دبت كدي بتوريسي سياسي باشنيه هوا باشنيه اساس هاتوها بس شي بوكا على اساس توريسي نشوان صفا بباريزيت باشا والله يوكو يسالي بي المي خوش ويسا كومال جندوتم شمالو شون بو قدك كاخوان بو انجرام وغنجكا يوسف بيوتبون معقول الشاس والهم بمركو مالي هي وقسناكن كشي كانوا شيوان امي هي قساكن كانوا شويه صوري شاس والو باشا اما واقعي لباري سياسي نوشو صفاء عليه اقد جاتي امد صلاه ناكن يعني كم بشيوان المكان باش اما خصني شو صفاء اقلتوا قالوا شو صفاء شنتو اشي ناود صلاه وزحمه النبي اوانيك امرو بشيواني باتي ويشتي كان دميان لدو اخر كي دباشان واخر كي سري رشيش باشا هو ايش دل اما بمولا نين ربازي كانوا شو صفاء باشني بإما يعني وبيا الله شو أنا بابتانا يس الله الشيخ جنجي سلوكي ليستكي يكتيو قران أبي بوم قلب جانا باشا للاكو باتي للاكي شو لقى شيء إيوه ساعته نشوف تنشكل جهازي منو إيوه هاد أوي براسي من راس قوم إيوه دروس نو ساعته شيء من باكم إيوه بيسو شابلون من بيبرجوندي تايبتيم إيوه تنهجي فانفول كلو ساعته شيء براسي إيوه تا الشيخ جعفر هاتوا باسي هين بوكا بكانوا شو على السيمبولين توهاتي ماشني هو عزيزان نشوى صفا وكو عموما زي مروف بوا كاي شاكي هي وكاي خرابشي هي شري من لقى نشوى صفا وكوتم بردني ساماني بزودي قرانا كخوي ادا لمليارها دولار كبراتا سناي من على هدو كركي وشكيش باشا كركاني سي عمر كان خوان علين ام سامانه هي باوك معنا دايتي بإيمه ساماني باوك من على كاينتي يتن او ماس تشاوشياني كل خو قسا كانوا ختاي كانوا شيواني او اغاداني وكركاني وان كرت كيف إخوانا بما بسلمين زحمة النبي بما بسلمين كاكش هناك من منجل لكولا قرنت بخوش يسلمين نابي كركاني خوي كشكاني إخوان وعلن إيوه تشين أتاني يبلن كانوا شون عقدان يبون منا من على إخوان وعلن من شيء باشا ها تواني من شيء كم على كان إخوان أمن دسقوا بأماكن باشا أقدروا أموزوا أنا بشين يخب إخوان بقول بمن على كان يبقول بل يبودروا كم بوقتنا زحمة النبي بوشي بوقتنا أواليك بوشي وقتنا قالوا كهزمان كس قمان كان نشوف صفا ها بويا عزيزان بروات أنا بيت هيش كسيك هندي أواني كوينكي هالأواسم وتزيكن نوكري باتي ويشتين كدواي بوس كوتون دجمين نشوف صفانين هيش كسيك كراكان دجمين نشوف صفانين لاشا عزيزان من بوبشي يعني دفاع نشوف صفا باج بزور داوا يعني بيتان وايا من أو نكالو أكي نزان وقمجم حسكم أم قسانا بكم بنا شو صفا ها والله آواتي من وكو أم على محمد أوبوا كانوا شو صفا دواي بالنكيشي هل وكو جاران ميجوكي بدروشيتو باشا وميجوكي نخرج جيب السيارة من صالانيكي زور بشيواني هاورم بوكدوا بحزتي باران مثلا كديان جاري متوا قابل حسكم نتيجة آوادت شيء قابل حسكم نفد لو ده صالي خوم وكو ميجو خوم بكم أو سهين شو صفا ها يعني كفرنية إيوه تانكر كمن هسكم فيلم يكراوا صدان هزاكت هسكا فيلم يكراوا من ناوم نابو فيلسوفي أخلاق نشوف صفا هموت أنا راسي أزال إيش نسينا كامل لفيسبوك هروكو خوي مال باشا ناو فيلسوفي أخلاق بلام كاتيك جد وكارجو بازار وساماني خلقوا بزود نوكا أشتي جيفاني كراكانيوا ناتو أنا بموصل أخلاقيتك من براسي أو تواني مني التواني خوت أنا براسي واتن نكد ده خوزقه هلوكو جارن بويا كان نشوف صفا هي على شيء تو بيش الدفاع اللي كدوا إسا نما أبوي رخني ديجري خوش ما بدي أنا رخم لقيته باشا كان نشوف صفات شو صار رفيقي نشوف ما مجلب هم تنازل كاك رفيقي جاني بجاني ما مجلب أصلا قطابي ما مجلب ما مجلب ليش قطابي إبراهيم أحمد باشنية
کاگنۆشوان سەفا و مامجلایش خوان ئەدیشان ئەیژێڕنەوە کەوتوێتی ئەگەر فیشک بۆ مامجلال بێ من خۆمەمە بەری ئەمە قسەی کاگنۆشوان سەفا بۆ جای تاڵەبانی کە ڕەفیقی بووە باشە لە دواییشە کە جیا بۆ گۆڕایان دروست کرد مامجلال کۆمەڵی قسە و باسی لە کۆنگرەیە کرد کاگنۆشوان سەفا بە وتارێک هاتە دەنگ وتای تەخوینی نووسی جیا تاڵەبانی منیش وەکو ئارام ئەحمەد لە کوردستانیش بوومایە ئامادە بووم فیشەکێ بۆ کاگنۆشوان بێ خۆم بەمە بەری باش نییە بەڵام لەسێ ڕەخ ناگرم لە مۆزوعە ئەمە خۆ کفر نییە خۆشەویستانی من ئێوە بۆ تۆقێ ئەبێ من تێبگەم لەم هاوکێشەی بەڕاستی چونکە بۆ ئێمە هەمومان لەسەر ئەمانە کۆک بووین دەیان جاروتومانە کە لە ناوێکێتیە کاگنۆشوان ئەیتوانی بێ بە ملیۆنێر بە کۆسەت بە هەر کەسێ بەڕاستی بەڵام نەیدزی ئەیتوانی بڕوا برای بە وراست هەبوایە و بیکردایە بەڵام نەیکرد ئەی چۆن دوجار ئەم گرد و سامان و پارەی خراوی گیرفانی مناڵەکانیەوە کە ئەتوانێت بۆ منی بسەلمێنە زەحمەت نەبێ ئەمە یەکمانای هەیە بەڕێی خۆم هیوادارم کە هەڵە نەبم یەکمانای هەیە دوجار ئەم پیاوە ئەبێتەوە بە باشی کلاسیکی ئەوەش بزان ها شعلەی ژنی ڕۆڵێکی تەواو خراپی لە مۆزوعانە گێڕاوە عەزیزان باش نییە ڕۆژی خراپی گێڕاوە من ویستم لایڤ بکەم لەسەر کێشەکانی بینی کاگنۆشوان و شعلەخان کە کاگنۆشوان جاری ها جارێک گەڕایەوە و دوای هاتەوەی نەگەڕایەوە تاوەکو گەڕایەوە کۆچی دوای کرد لە لەندەنەوە باش نییە ویستم لایڤ بکەم لەسەر ئەو مۆزوعانە باسی کردمی ئەم کێشەی بینی کاگنۆشوان و خێزانەکەی بەڵام کۆمەڵی برادە تەکلیفیان کرد کە کۆمەڵی نهێنی تێدایە تایسا لایڤ ماوەتەوە بەڵام باسیەکەم من ئەزانم کێ بە تیارە کاگنۆشوان سەفای بردەوە پارەکە کێیە ئەزانم کاگنۆشوان سەفا لە خەسەخانە چەندی پارە تێچووە و سێ جار پارە لە سێ شخصیەت وەرگیراوە لە سێمانیە کە دەوڵەمەند بوون بەڵام پارەکە نەداوە بە خەسەخانە کاگنۆشوان سەفاش هی هەستی ئەفرادەکەش ناوەکان لەلایە مەبلەغی پارەکەشم لەلایە ئەوەی خەسەخانەکەشم لەلایە یعنی کوڕەکانی ئەمەندە زۆڵک بوون سێ جار پاریان لە سێ دەوڵەمەندی سێمەوە گرتووە بۆ نەخۆشی کاگنۆشوان سەفا بەڵام پارەکەیان خواردووە بۆ خۆیان پارەی خەسەخانەکەشیان نیاوە ئەوانە هەمووی وەکو بەڵگە لەلای ئارام ئەحمەدی خۆشەویستان جا بزانە ئەم کوڕانەی چ دەعبایەکن ئەم دوو نەفەرە خۆشەویستە باشە لە کاتی خۆی هەموو ئەوانە باسەکەم بۆیە هەندێک برادە تەکلیفیان کە ئەو مۆزوعانە جارێ باس نەکەم بەڵام بۆ کاتی خۆی و دەودە ئەوانە ئەگەر ئاوا مۆزوعەکە بڕوا هەمووی باسەکەم بەڕاستی باسێکم چێ بە تیارە بردیەوە چۆن برایەوە خەسەخانەکە چۆن بووە چی نەبووە هی خەسەخانەکەی چەنی تێچووە کێپارەیاوە چێنەیاوە هەموو ئەوانە باڵاسەکەم کوڕەکانی لەو کاتا چیان کردووە چۆ پێیان لەگەڵ پارتیا هەبووە حەڵقەکان کێ بۆ هی وەسڵەکان لەگەڵ پارتیا چۆن چوتە دوبێ چۆن بوو ئەم لاولا هەموو ئەوانە چیرۆشێکن کە لە کاتی خۆیان ئینسانتانە باسی بکات بەڕاستی باش نییە ئەم ئاوە بەڵام ئەو کارە من هەر ئیکەم بەڕاستی من کۆڵ لە شددایم خۆشەویستان باش نییە ئەڵێ قیرم کە بەشێکەوە نووسان واسینە نییە تا ڕۆژی ئەمە مەگە بمرم کە مردمیتی چالێتم لێ بەڕاستی باشە کاگنۆشیوان تا ئەو کاتێک کە ناوێکی تێ ئاوە بووە جێگری مامجەلالە بەڵام ئێوێ لەوان نەچێ کە باڵی ڕیفۆرم دروست ئەبێ دزەکان هەمویان یەکەگەن ناوێکێتە کاگنۆشیوان دەرەپەڕێت دەرەوە ئەڕوات دوای چەند ساڵ بوو گۆڕانی دروست کرد باشە خۆ ئەگە زۆرینەی ناوێکێتی لەگەڵ مامجلال نەبوونایە لەگەڵ نۆشوان سەفا بوونایە ڕەنگەی مێژوەکە فەرقی کردایە بەڕاستی باش نییە بەڵام کاگنۆشوان سەفا ناوێکێتە شکستی خوارد بەڕێی خۆ ئەم شکستە بووەتە عوقدەیەک لای کاگنۆشوان سەفا و دروستبوونی گۆڕان پەرچەکردارێک بووە کە دروستی کردووە دژی جەناب تاڵبان دژی یەکێتی چونکە لە بیریشمان بێت ئەگەر ئێستا ورد دەکەینەوە و تەمەکە لە بە چامانە بڕەوێتەوە ئەگەینە ئەو بڕوایی کە ئەوەندەی شەڕی یەکێتی ئەکرا شەڕی پارتی نەئەکرا لەو کاتانێشە خۆی دیار بوو یعنی بۆسەکە تەنها بۆ یەکێتی بوو بەڕاستی بەڵام ئێمە دەنگ بەرمان هینمان کرد دەرکمان بۆ کرد بەڕاستی یعنی ئێمەش دەروێشی وای لێکردن ڕاستیە کوڕەکانی نۆشوان سەفا بە جانتا دۆلان ئەبژار ئاوە ئێمە ئەمان و بابەوە فۆتۆشۆپ دروست کراوە نەمانەوە بابەوە حەقیقەتە هەکەری بوو دەرەجەیە کاکە ئێستا ئێمە بە ئاگات نێتەوە چ کۆمەڵی خەڵکی هەردوو کرێتیا بەردەوام بەڕاستی ئێوە ناکرد باشە چونکە لە یەکەم هەڵبژاردنە کاگنۆشیوان وەکو عەبدوڵڕەزاقی دوای کردو ئەڵێ بەس لە کۆی یەکەم بین تا لە کۆی یەکەمە بن باواز دەبانە بین خۆشەویستە هەموومان بەڕاستی گێل و گەوش بین ونەکو ئارام ئەحمەد بەڕاستی داوای لێبوون لە هەموو ئەو خەڵکاناکە بەڵام ئەبێ یەک ڕاستیە بیزانین من بۆ ئەوەم نەکرد کە مناڵەکانی کاگنۆشیوان ببنە ملیۆنێر بۆ گۆڕانکاری کردم لەو سیستەمە چەتەگیری باشووری کوردستانە بەڕاستی نەک خۆشیان ببنەوە بۆ چەتانەی کە ئێستا ئەوەتەکەی بین ئەگەر بۆ ئەوەم بکردایە من لە سوچێکەوە بۆ مناڵەکانی خۆم بەکرد خۆشەویستان نەک بۆ مناڵەکانی نۆشوان سەفایە ئەمووی ئەوانە بابەتەنە باشە هەموو تەمەن من دش بووم لە شاخی کاگنۆشیوانیش باش نییە هەتا شار هەتا هەوڵدان بۆ ئەو گۆڕانکاریە بۆیە پشتیوانی کرد منی تر واتێ گەیشت بووم کە کاگنۆشوان سەفا پیر بووە
خۆشی بەڕاستی بە منی و یەکەم جار وتی نێتم خێرە ئەمێ ڕۆژی خێر بینم لەم ئاخری پیریەیە بەڕاستی پشتیوانی بکەن بۆ ئەوەی کە بتوانین ئاڵوگۆڕە بکەین ئەمە پشتیوانیمان کرد بەڵام بەداخەوە کە وا دەرنەچوو ئێمەش باجەکەماندا بەڕاستی چونکە بۆ لەبەر ئێمە پاک بووین لە واقعیش ئەگەر وەکو مانتەقی عەقڵ بیرکەینەوە من هەڵە نەبووم کە دیفاعم لۆ کرد من سادقانە کردم من بێگرێ و گۆڵ دیفاعم لێ کرد لەبەر مەسەلەی گۆڕانکاری نەک لە خودی کەسەکەش دەڕاستیە باش نییە بۆیە من هاوارم کرد 10 ساڵ ژیانی خۆم و ماڵ و مناڵم کردە قوربانی بۆی گۆڕانکاری بکرێ اینا من نەقشە سەر شواسەفا کاکە خۆ من دەروێشی ئەم و ئەو نیم نێژ بووم بە گۆڕان لە ڕاستیە چونکە من قەنەعەتم بە حیزبایەتی نییە من حیزبایەتی ناکەم باشە کەواتە لەم نێوەندەدا ئەو تاوانبارە گۆڕانەکەی تاوانبارە ئێمە قوربانین بەڕاستی من دەست بەتاڵ هاتمە دەرەوە لێی دەرچووم تەمەنێکیشم بۆ دانا بەڵام کوڕەکانی ئەو بوونە ملیاردێر و بوونە خاوەنی زۆرترین پارە و گرد و بازار و کارگۆ ئەم بابەتانە بۆیە کۆمەڵی حەقیقەت باسەکەم کەس ناڕەحەت نەبێت لە قسە باسەکانم خۆشەویستە کاتێک مام جەلال گردەکە بینای چاودێری دا ئەخر گردەکە دەیان ئەوانی تێدایە باشە ئەمانەی کە بەس بینای چاودێری ئەو کاتە بای 25 میلیۆن دلار بۆ خۆشەویستە لەگەڵ گردێکی 124 زەویە لەگەڵ 10 میلیۆن دلارە لەگەڵ ئیجازەی دروستبوونی کارگەکەیە هەموو ئەمانە بەکار شەمسەفا ئیجازەیەکی شایەتی بۆ کارگەی ئاسنی ئیجازەکەشی بفرۆشایەتەوە ملیۆنها دلار یەکرد بەڵام ئێمە نەمان پرسی باشە کاک نەوشیوان بۆچی تۆ ئەم گردە و ئەم بینایە و ئەم 10 میلیۆن دلار و ئەم ئیجازی کارگێت لە ماوەجا وەرگرت بۆچی نەمان پرسی خۆ من عەقڵم پێشکە لەبەر ئەوە نەمان پرسی کە ئەمە بۆ خەڵکە بۆ خزمەتی خەڵکە بۆ گۆڕانکاریە خۆ ئەگەر بمزانایە بۆ خۆیەتی ئەی هاوار خۆ من کردنیم دوای گۆڕانکەوم کاکە خۆ سەدان هەزار ئینسان جێل و گەوج نییە دوای نەو شانسەفا بچوتەوە گۆڕانکەوێ ئەگەر بزانێ ئەم هەموو شتەی بۆ جیفانی خۆی و کوڕەکانی وەرگرتووە دوای ناکەی بەڕاست حتا ئەم کاگنشوان نەچوو لەو پارەیە یارمەتی 4 خێزانی قوربەسەر و هەژار و دامایش بە دینارێکی نابە باوکیشی باش نییە بە نووسەرێ بە شاعیرێ بە هونەرمەندێ بەسەر بەخۆیەک لای لە یەک ژلانیش نەکردەوە خۆشەویستە ئەو ئەو شانسەفایە باش نییە وەکو لەسەرەوە باس کرد سێ لاروو شەرجەنگیکە لە خەسەخانە ئەوە بێ لاروو شەرجەنگیە ئەوە بێ ئەو لاروو شەرجەنگیە بەڵام کاک نەشیوانیش مشکی کوێ سفتاحی لەکو حەمە تۆفیقی زاوە جا حەمە تۆفیقی زاوە عەزیزان ئەڵێن نەبوو حەمە پیادە لەبەرەوەی کە هەر بە پێی ڕێکسانیشی ناکڕی 10 میلیۆن دلاریشی هەیە لە یەکاکی من با پرسیارێکم خۆشەویستە ئەگەر بەیانی مەسول بازانی 2 میلیۆن دلار با بە ئارام ئەحمەد ئەڵێم سنتەرێک دانێم شتێکەکەم کارێکی ئاواکەم شتێکی گشتیەکەم ئەڵێم بابەتانە ئێوە کە گوێتان لە مندا ناڵن ئارام ئەحمەد خۆی فرۆشت ناڵن باشە مەسول چۆن ئەو پارەیە بە ئارام ئەحمەد ئەگەر خۆی نەفرۆشت بێ بۆچی بۆ کاک شواسەفا ڕەوا بوو وەکو گەزۆ مازوو هەر هەوی خۆرا بۆچی بۆیە دوێنە سەر ئەم باسە عەزیزان ئێنە سەر ئەم باسەش بەلەماکەن جار تەحەموڵتان بێت مەلام سەفا لە ساڵی 60ەکانەوە تا 79 کە ئەمرێ دوجار ئەوی سامانی هەموو شۆڕشەکەی دزی بۆ خۆی بۆ بنەماڵەکەی خۆشەویستە بەس سابیری کوڕی لە کاتی ئاش بەتاڵەکە کە ئەڕوا بۆ تاران 15 کیلۆ قاڵب ئاڵتونی پێ بەس سابیری کوڕی لە دوایشە لەوێشەوە بۆ بەغا لە بەغای ئەعدامەکەی لای حکومەتی عێراقی باشە مەلام سەفا ئیدریس بازانی هەموو کوڕەکانی دۆسە دەمانشە هەر هەمی خەریکی دیجیتاڵانی بنۆکو ئێستا خۆشەویستە ئەم مێژوو هەر ئاوا هاتوون حەقیقەت باشە بەڵام مەلام سەفا شانسی هەبوو ئەو شۆژە چەتەگەری کە کردی شکستی خوارد باش نییە ئەتوانێ ئێستا بڵێ ڕێکەوتنی بینی هین بوو بینی شای ئێران و بینی سەدام حوسێن بوو لە جەزایر ئاش بەتاڵم پێکرا و شکستم خواردەوە باشە یا و کوڕەکەی نەبووە کە ئێستا بە ملیارها دۆلاری دزیوە مەسعود بازانی باش نییە عەزیزان و خۆشەویستانی من کورد بۆیە هیچی بە هیچ نابێ لەبەرەوەی ڕابەرەکانی مەلام سەفا و مەسعود و فڵان و فیسارەکانە کە ئیش و کاریان تەنها و تەنها پارەی کۆکردنەوەی بۆ سامانەکەی خۆیان بە وەڵڵا شێ مەحموود هەروە بوو عەزیزان ئەم مێژووی ئێمە زۆر کۆنە بابە وەڵڵا شێ مەحموود حەفید ئەم شەوی لە هەموو شوێکی خۆشە بێ خوا عافیکە ئێسەش نەوەکانی عەزەیە فرۆشن ئەڵێن هینی سەردەمی شێ مەحموود هەمووی داژی کردو بۆ خۆی کاکیشە ئەشوو هەر شوێنە یانۆ منی شێ مەحموود کاکە خۆ ئینسان ئەگەر ڕاستی بڕوا وەڵڵا دنیا کاڵ نابێ برێشتی حقیقەتە هەمیان هەروە بوون کاکە ئەم شێ مەحموود نەمرە لە مەنتیقەی سێمانی و تویەکەی مەلیک و نازانم بنەماڵ هەتا شارباژێر و هەتا ئەگاتە چنارە و چی هەتا ئەگاتە بناری سوورێن و هەتا هینی ژنایشێ جوجە سازی لای مەلیوان شەحەز و ئاویان هەیە کاکەش دیبارە قەراق و گرمێنی چوی ئاو وەسی
هەمان هەروە بوو کاکە بەلام سەفا هەر بە هەماش هەروە بوو کاکەش مەسعودی کوڕی هەر بە هەماش کاکە مێژووی ئێمە هەر ئەوەیە بەڕاستی هەبووە هەر سیاسیەک ئەهێنین ڕاستیەکەینەوە ئەبێ بە ملیۆن هەر دزیمان لێکە کاکە هەشەتەیمان لێکە بەڕاستی هەمووشی هەر بۆ خۆیانە کاکی شیرین ێزێت ئەران چی بە کەفلانە کەسێک شتێ بکاتە جا پاڵەی لێکێ بوو کاکە بردوێتی با چواریا بچوارکە چینێ بە کاکە وازێ بێ برێشتین چوار نەخۆشی هەژارێ پەکەوتەیە نووسەرێکانم بابەتانێ کاکشی بۆشی پێتان نەخۆشەکەیان بەتی بێت لاوی شەرزێکی یارمەتی جەلالی مەلەک شایە بوو کاکەجێ بەڵام جەلالی مەلەک شای هاتە هەولێر پارتیەکان لیان نە ئازاریان پێگەیان بەڕاستی فەلاقەیان کرد پارتیەکانی جەلالی مەلەک شای بۆچی نین کاکەجێ بەڵام ئەمانیان نەکرد مەسعود بازانیش لە نەوەدەوە ئێوە ئاگادارنەوە یەکەوە خۆشەویستان بڕۆ سێری بنەماڵی بازانیکە کە چیان نەدزیوە خۆشەویستان ئەمە مێژووی ئێمە مێژووی چەتەییە کاکەشین جاهل ببدأ شيء كأجران بباشي عبلا أوجلنا بس عبلا أوجلنا شيء بكم كأجر عبلا أوجلنا نجنيه نمنالي هي نمالي هي قرب سرة بدبختة بسوسيا صار زندانة بس عبلا أوجلنا كم جرجول من أصلا شون باسي أوجلنا كم كأجر شون شيء كده عبلا أوجلنا باسي كم بلن بوتو إنه قربانية ها بلن بوتو بسوسيا صار زندانة ها شيء باسي أوجلنا كم كأجر ها خلنا في مرة مو باسي أوجلنا بس أوجلنا كم بلن شيء كأجر چی کردو ئۆجلان کاکە ئەگە وەکو مەلا سەفا ئاژبەتاڵی کردو دزیوێتی و تەڵانی کردو خەریکی ڕابوان و ئافرەت بووە وەکو مەسعود وەکو ئەووا بووە بەسەر چا باسێک باسی ئەسەن باسی ئاپۆ بە حاڵ بە خراپە بکرێ خوا گەڕ و گول دەکا بەڕاستی بەخوا ڕێگەڕ و گول لەبی تەواو کابراکە وەڵایی ئەتوانم بڵێم لە حەزەتی عیسا هیندرە گەورەترە بەڕاستی چی ئۆجلان کەم کاکە کەچی خەڵکە بۆ باسی ئۆجلان ناکەی إيه باسي كم قرر قلنا بكاك باسي كم راشين شلون باسي كم يوجه من كان أو عيسى إيه لو تباسي عيسى كي بما مخاطشوا شلون بكاك هموش يعني خوي ده تواتا هموش يعني خوي ده أنا وكاك باسي كي تبراشين والله من كناوي أبو ببري أو سداخم لحزوريا براسي سداخم لحزوريا تو هكذا بەڵام بنەماڵەی بازاری پارتیەکان دانیشن ئەوە باسی ئۆجلان ناکە وڵا باسی ناکە قۆنەرەکانی ئۆجلان نەعلەکانی قۆنەرەشی نییە داماوە خۆ نەعلەکانی لە هەموو بنەماڵی بەزای شەیفتر ها نەعلەکانی کەفرەیە باش نییە بس بە بس خاکەشیان فرۆشە خۆشەویستان ئەی بۆ ئێمە بەهیچ نابێت بۆچی لەبەرەوەی خاوەنی مەلام سەفاین خاوەنی مەسعود بازاری بنەماڵی خانی ئەم سیاسەیەن حەقەتە هەموویان هەروە بوون کاکەجێ مام جەلال بەداخەوە مام جەلال هەر هەماش کاری کرد لە دوجارە بڕۆ سێریکە 750 چەند 700 دلار زەویە چەند نازانم ئەمەی دەباشان هەموو دنیا بۆ مناڵەکانی خۆی بۆ جای تەڵەبان هەموو باش نییە هەمومان ئەو ڕاستیانە ئەزانین کاکەش بەڵام بۆچی زیاتر لە لەسەر کاک نەشوان سەفا ئەڕۆم ئەم بۆ خۆی پرسیارەکەیە باشە بۆچی زیاتر لەسەر کاک نەشوان سەفا قسەکەم و زۆر خۆم لە قەلیج لە تەڵەبانی و مەسەلا سەفا و مەسعود و ئەلەم بابەتان نادەم بۆچی ها مەسەکە لێرەیە جۆرێکی ترە من بڕوام وابوو کاگنۆشیوان نابێت لە مەلام سەفا بچێ نابێت لە مەسعود بچێ نابێت لە جەلال تەڵەبانی بچێت نابێت لە بچێ ڕاستی کەیسەر لەوانە چی ئەبێ قسە بکە باشە چونکە مەسعود بازانی مەلام سەفا جەلال تەڵەبانی پەیوەندیان بە منەوە نەکردووە داوایان لە من نەکردووە پشتیوانیان بکەم نەیان وتووە ئارام ئەحمەد پشتیوانی بکە ئێمە ئەم کۆمەڵگای ئەگۆڕین ئێمە نێتی خێرمان هەیە ئەو ئەلەم بابەتانە من هەر لە سەرەتاوە ئەمانم ناسیوە کاکەژە لە ژیان ما شەڕ لەسەر مەلام سەفا و مەسعود و مام جەلال نەکردووە لەگەڵ هیچ کەسێکە کاکە هەر شەهر ڕەخنەگر بووم لەوانە لە حەقەتە بەڵام لەسەر کاک نەوشیروان سەفا هەزاران شەڕم کردووە بە یەک وشە من دیفاعم لەوانە نەکردووە بەشی 50 کتێب من دیفاعم لە کاک نەوشیروان سەفا کردووە کە و مێژوو هەرە بیماوە کاکەژیان هەمووتان ئەزانن خۆم ڕاستیانە خۆ کاکە من جێ نیم تەمەنێ قوربانی بم و کوڕەکانی ئەو ببنە ملیۆنێر چۆن من وازە مافی خۆمە هێنم کاکە ها چۆن ئەگە بزانم فری دراوم چۆن وازە وایێنی کاکە نەژنیە نە مەسعود بازانی و نە مەلام سەفا کە تەمەنی من نییە نە مام جەلال منیان فری و نەیاوە باشە بەڵام ئەم لەگەڵما تا ئێستا کە شتەکان ئاوا ئەبینین ڕاست نییە من خۆم بنەماڵەکەم 10 ساڵ لە تەمەنی خۆم ماڵ و مناڵم سەرف کرد باش نییە هەتا مافی مناڵەکانی خۆشم خواردووە بە بۆنەی هاوارەکانی خۆم باشە بە بۆنەی هاوارەکانی من و ئێوە و بەینەوە چەندین ملیار دلار براوە بۆ کوڕەکانی نەوشیروان سەفا باش نییە حەزەکەم ئەو ڕاستیە بزانن خۆشەویستە ئێستش کە لەگەڵ ئێوە قساکەم من بە پارە ئەیکڕم
بەس بۆم بسلمێن کاگنۆ شوێن ئاگاداری گواستنەوەی مڵک و ماڵ و پارە و شتەکانی گۆڕان نییە بۆ سەر دیفاعی کوڕەکان و کچەکەی بەس ئەو بۆ سن بە پارەی کردن بەڕاستی باشە چونکە بۆ ئەوە بێویژدانیە تۆ سەدان هەزاری وەکو ئارام ئەحمەد بەکاربێنی دوجار هەموو مەسەلەکە مەسەلەی گۆڕانکاری مەسەلەی دژی سیستەمکاری مەسەلەی دژی سیستەمی چەتەگەری پاتی و وێشێتی مەسەلەی ئازادی و مافەکانی خەڵک هەمووی بێ بە دۆلار هەمووشە گیرفانی کوڕەکانی نوشەوە سەفاوە تاوانە بەڕاستی ڕاستی تاوان کوڕەکانی شاهانە ئاژین کچەکەی حرمەتم بۆی هەیە دەیان وێنەیم هەیە کە خەریکی گەشتوگان لە دوبەی و لە لوبنان و لەمانەیە لەسەر حسابی ئێمەمانە خۆشەویستان های لە شاهانە بۆ خەڵک شەشایە سەی وێنەکانی کە ئەڵێک شەشایە بەڕاستی دەریش ناکەوێت بۆچی دەرکەوێت تازە ملیۆنەها دۆلاری دەستکەوتەوە بۆ خەچی مشکلێکی بۆیە من ناتوانم لەوانە خۆش بم کە لە دۆسایەتیە خیانەتم پێکەن بەڕاستی باش نییە کە مافەکانم ئەخۆن ئێوە خۆشە بن کەفی خۆتانە هەر ماستاچی بن کە بەفریەتە خەت ژێن بە منیان لەسەر گۆڕان نووسەیەکی لەسەر پارتی ئەرم بابەتانە کەفی خۆتە بەڕاستی باشە بۆیە نەمەسعود بازانی نەجەلال تاڵەبانی خیانەتیان لە شەخسی من و ماڵ و مناڵەکەم نەکردووە هیچ خەڵێکیان بە من نەیاوە باشە توانایی من و ئێنێژی منی 10 ساڵ تەمەنی منیان نەبردووە بۆ خۆیان من مافم لای کوڕەکانی نێوشەڵ سەفا لای نێوشەڵ سەفا و کوڕەکانیەتی و وازیش ناهێنم بەڕاستی ئێ وازێن کەفی خۆتان ئەگەر بەیانی مەسعود بازانی پاڤێڵ جەلال تاڵەبانی قوبات تاڵەبانی لە شەقامێکە بیان بینم دەستی تەوقەم بۆ درێژکن باشە ڕێزم بگرن ڕێزیان ئەگرم بەڵام کوڕەکانی نێوشەڵ سەفا ببینم پەلامالیان نەدەم سەد فەکەمە ناوچایە بەڕاستی چونکە قەرزال من دەحقەتە سەد فەکەمە ناوچایە ماشنی ئەمە حقەتە بۆیە وەکوتم من لە دۆست خۆش نابم خیانەتم پێ بکە بمفرۆشێ لە پێناوی بەژۆندی خۆیانە ئەگەر نێوشەڵ سەفا 3 مناڵی هەیە منیش 2 مناڵم هەیە قۆنەرەی هەر مناڵێکی خۆم نام بە هەموو کوڕی نێوشەڵ سەفا و نازانم چی شوێنە بابەتانە نایگەم تێگەی هەر لە کودەواری قسەیەکە لە کچی خۆم ناکەم بە قوربانی خەڵکی منیش وەکو نێوشەڵ سەفا مناڵم هەیە بەنمونە ئەو خەڵکیش مناڵی هەیە کە گوێیان بڕا کە نانیان بڕا بەڕاستی خۆر ئەو مناڵی نییە معنە توت کەسەگی بێت باشە سەدان هەزارەکە دەخلی مناڵەکانیان شکان بردیان بۆ گردەکە بۆ گۆڕان باشە هەزاران کەس ئیهانە کرا بێ حرمەتیان پێکرا شەقیان تیاو دەدا نانیان بڕا باشە واز لە مافی خوانە هێنن بەڵام من واز نیان بەڕاستی کەسیش نەڵێەوە ئارام ئەحمەد بۆ پارە واکە و بۆ سامان واکە و قسە قۆڕانە بەڕاستی جا ئەگەریش سامان و پارەونە پیسە باکوڕەکانی کاکەونەوە ئەو ملیار دۆلارە نەبن بۆ خۆیان ئەگەر پیسە و قخەیە ئەیچۆن باشە 100 ملیۆن دلار بۆ گۆڕانکاری خۆی کرد بۆ گردەیە هەمووی بوو بە هەڵم و ڕۆژ باشە ئەگەر پارە پیسە و قخەیە بە ئەوانیش نەیانەوێت با تاخۆیان نەکرا سەر خۆیان با مێژووی باوکیان ئاوا لە کەدار نەکردایە بەڕاستی ئەزان خۆشەویستان ئەحمەقی کوڕەکانی نێوشەڵ سەفا لە چیایە ها تەواوی سامانی ئێمەیان دزیوە لەسەری ئەلەوەڕێن سەریان کردو بە ناوگەڵی خۆیانە باش نییە بەست نییان بە دەرەوە دوو لە ڕووی ئێوە وەڵامی هیچ کەسێ نایەنەوە و ئازانن بە بێدەنگیەکەی ئەتوانن ئەوە نهێنی تێ ئەو بێدەنگی بۆ ئاگداییتان ئەوش کەشفەکەین خەون نەبێت خەمتان دەبێت باشە ئەوێ نازانن کە جامەکە پڕ بوو ئیتر لێڕژێت ئەمڕۆ یاسبەی ئەبێ بەڕاستی باجەکەی بدەن باش نییە ئەوە پاشان زۆر کەس ئەو قسانە لەگە من ناکاڵە کاک نێوشەڵ سەفا خۆی ئاگای لەوە نەبووە و ئەمە هەمووی کوڕەکانی کردویانەوە و فێڵی لێکراوە و فڵان و فڵان یەک دنیاش ئەهێن بەڵام تا ئێستا ئەوانە هیچی بۆ من نەسەلماوە بەڕاستی خۆشەویستان باش نییە چونکە بۆ لەبەرەوەی کوڕەکانی خۆی واڵن کامەی سەعەدی خۆی واڵێ باش نییە ئەڵێ هەموو ئەمەڵک و ماڵانەی بستێ گۆڕان گواسەوتە بۆ ناوی کوڕەکانی هی باوکێتی چونکە مشتی کاک نێوشەڵ سەفایە هەتا ئەڵێن لە پاداشتی بەشداریکردن لە خەباتی ڕزگاری خوازی کوردستانە ئەویش وەکو سەرکردەکانی تر ئەوەی بەرەکەوێت ئاوا قسەکەن خۆشەویستان باش نییە واتە ئەمانە پێشمەرگە بوون بەشداریان کردو لە خەباتی ڕزگاری خوازیە کوێتان ڕزگار کردووە زەحمەت دەبێت کوێتان ڕزگار کردووە ئادەی پێم بڵێن مەلا سەفا ملیۆنەها دۆلاری برد بنەماڵەکەی 100 ملیاریان بردووە بنەمای تاڵەبانی هەر بە هەماشکەڵ ئەمەش حاڵی کاک نێوشەڵ سەفا حاڵی کوڕەکانی حاڵی گۆڕان خۆشەویستە کۆسەر ملیۆنەها دۆلاری بردووە ملیار وەڵام ملیۆن چی کۆسەر ڕەسوڵ کاکی جێن هەموو سەرانی پارتی وێکێتی هەر هەمووی ملیۆنێرن خۆشەویستە باشە کەواتە ئەگەر ئەمە ئاوایە کەس فشەفشی پێشمەرگاتی بەسەر ئێمانەکەن بە تایبەتی ئەوانەی کە بوون بە ملیۆنێر چونکە بە پارە کردوتانە بە کرێ گرتوتانە بەڕاستی
بەڵام لە حەقی خۆتان زیاتر دزیوە ئەو مشکلەکەیە. ئەگەر ئێستا خۆشەویستان دیقەت لە گۆڕان بین یان نەشام سەفا کوڕەکانی سەی گۆڕان چۆن داڕزاوە خۆشەویستان بە شەرەف خۆم بەزەیم پێیانێتەوە باش نییە. بەڵام من سەرم لە یەکشت دەرناچێ بۆچی کاکنەوە سەفا بێدەنگ بوو لەو ماوەیە کە لە لەندەن بووە باش نییە چونکە هەموو ئینسانێک ئەزانێ کانشێک ئەزانێ هەر باوشێ بمرێت چی هەبێ بۆ مناڵەکانێتی چی بەناوە بێت خۆی بێ خۆی نەبێ مڵکی خەڵک بێ میوێ بەناوێ بێ ژێ سەر بۆشی قسەی نەکردو ئەمە مشکمە کێشەکە کانشێ سەفا ئەمەی نازانی وەڵی خۆشەویستان لە 2 ساڵ بەر لەوەی کاکنەوە سەفا بمرێت شوعلەخان و ئەو کاکنەشیوانە لەسەر ئەو سەد و سامان شەڕیان بۆ لە ماڵەکەی خۆیانە هەر هەموویم ئاگا لێیە بەڵام جارێ باسی ناکەم بەخوا بە تەکلیف باسی کۆمەڵێ مەوازۆ ناکەم خۆشەویستان بە تەکلیف شوعلەخان پێداگیری کردووە لەسەر ئەوەی کە ئەبێ کوڕەکان وەکو کوڕی مەسعود تەڵەبانی بن بە ویژدانم با باش بزانن چۆن خۆ هەر لە کاتی خۆشیان باسی یەکەم پەلەم نییە بۆیە سەری مارەکە شوعلەخان بۆ پاراسی بۆیە کاکنەوە سەفا ئەڵێ لە شوێنە باسی تی من وەجاخم شوێرە مناڵەکەم لای خۆم گەورە نەبوون لای لە خاڵۆنیان نەچێ جا خاڵۆنیان خۆ دیارەکە چێ بۆیە عەزیزان زۆر جار خەڵک دەڵێ ئێستا بۆ نمونە کاکسەی مام جەلالکە ماجرای کاتێک ئەمرێ زرت و زیندووە لە بەغایە جەڵدە لێ ئەیە لە جوڵە ئەکەوێ لە زمان ئەکەوێ گرێلی ناکرێت ئەگەر هەموو سێمانشی بەناویەوە بوێ گرێلی ناکرێت سەر ناوی کوڕەکانی بەڵام کاکنەشیوان وانە بوو ئەو زرت و زیندی بوو بەڕاستی باشە اینجا من پرسیاریشەکەم لێەوە بۆچی کاکنەوەشیوان کاتی خۆی ئەم هەموو شتێکەوە بەناوی خۆیەوە ئەمەش بۆ خۆی پرسیارێکە کابێ وەڵام بدێتەوە چۆن وەرە خۆشەویستان ئەگەر مەلام سەفا ئەگەر جەلال تاڵەبانی ئەگەر کاکنەوە سەفا ئەگەر مام جەلال ئەمانە لە سەرۆکی حیزب وشن نەبوونایە لە ئەوروپا بژیانایە ئەیان توانی بە ڕۆیشیان پارەیە پێیاکەن خۆیان توانی هەر بە ویژدانتان ها ئێوە هەمووتان لە ئەوروپان ئەتوانن بە ڕۆیشی ئەوش پێیاکەن پارە هەتا توان بە قوشتێکی ئەم سامانەی ئێسایەوە پەیدا بکەن اینجا هەنێک کەسەیە فاڵە گرنەوە گوایە کاکنەوە سەفا وەسیەتنامەی نووسیوە بەڵام کوڕەکانی دەستیان بەسەرا گرتووە باشە پرسیارەکەم لەمەشا بۆچی وەسیەتنامەکەی بە زیاتی بە کوڕەکانی بۆ نێوە بە براکیشی کۆمەڵێکم کۆ کردەوە بە نمونە براکەیم کۆ کردەوە کوڕی براکەی جوانبێرم کۆ کردەوە نماوچیام کۆ کردەوە خوشێکیم چۆ کردەوە ئامۆزایەکی ئەموو ئەمە وەسیەتی منە خۆشەویستەکانم وەسیەکەی من ئەمەیە نەک بەتەنها بۆ کوڕەکانی بێت ئەمەش هەر بۆ خۆشێکی گومانە من بڕواش بۆ ناکەم جا هەیە ئەڵێ وەسیەتی کردووە کاکنەوەشیوان بەڵام کوڕەکەی سێ بەسەرا گردووە بڵاوی ناکرێ بێ بە قازانجیان نییە من خۆم بڕوا بۆش ناکەم ڕاست من بەڕاستی بڕواش بۆ ناکەم عەقڵم نایبڕێت زۆریش کاتی خۆی ئەیان و کاکنەوە سەفا یەک ئەرشیفی لەلایە هینی شاخ و هەچی نهێنی هەیەتیەتی وەخوا یەکشتیشی نییە لەوانە یەکشتی نەبوو هەمووی ئەوانە هەمووی قسەی کۆیلەکان و بەڕاستی لە خۆشت داتاشن ناکردا یەکشتی نەبوو بەڕاستی کامێ ئەرشیفەکە وەڵای هیچی نەبوو نامێکی مەلابەختیاریان لابوو کە گەوریان کردبوو کاکە نامێکی مەلابەختیاری لایە و زۆر میهمە ئەم نامێ مەلابەختیار پاکانەی کردو دوای کوڕەکانیان بڵاو کردو وەڵای هیچ نەبوو جەوچ ئەسەر بەزەرێنیان بۆ هەزوو بڵیان کردووە هیچ نەبوو بەڕاستی میزڵانە بوو تەقیوتەوە ئەوە دەنگیشی نهات نیانە نهێنیشی شیکا کردێن نیانە هەرشێشی هەبوو بێ کاکنەوە کتێبەکە باسی کردووە تەواو شتریان نیە لە ڕاستی ئەسڵ ئەساسی نییە هەمی درێ وەکو هینەکانی کاکە حەمەیە حەمەی حاجی مەحموود ئەوەی چەند ساڵە ئەڵێ کاکە من ئەوە نەم ئەرشیف کۆکردەوە لە مەخاباتی بەحسەوە لە ماڵ یەک دنیا کاغەزی دانا پڕەمژوورە بۆ کێتی بۆ بڵای ناکەێتەوە زەحمە نەبێ ئەو خاوش هیچ جتیان نیە ئەوانیش جتیان نیە بەرەوە زۆر لە برادەران کە دائەنیشن کاکە ئارا مەحمەد هێرشەکەسە کاکنەوەشیوان و کاکە هێرش بووەکەم بە قوربانە بوو هێرشی چی چاوەڕاستەکەم هێرشکردن نییە خۆمە شەڕەگەڕەک نییە کاکەم من ئەم قسانەکە ئیکەم سەدان جاریکە ئیکەمەوە باش نییە سەدان جاریکە ئیکەمەوە بەڕاستی و بە حەیاتیشی وازە مۆزوعانە ناهێنم
باش نییە تۆ چۆن ئەچی ماسایان بۆکەی منش بە پێچەوانەوە دژایەتیەکەم و ڕەخنەمێ لەسەر مۆزوعانەکە مافم خوراوە کاکە یاوەر کاکە گیان یاری بە مقدساتی 500 هزار ئینسانی ئەو کۆمەلگایە کراوە کاکە ژیان خەڵک دنیاە باجییاوە بۆ بچوتەیەگۆڵە کێسە ئاوا ڕسوا کراوە کاکە ژیان باش نییە بۆ بە پیاوی پارتی بۆ بە پیاوی وێشێتی وەکو کەری ناوجۆگە بە خەڵکی پارەکۆکردنەوەن کۆمەڵی ئینسانی هەرچی و پەرچی لەو کۆمەلگایەیە لەو گردەیە خەریکی دزی و تاڵانین بەڕاستی بەنای نوشاسەوە بەنای گۆڕانەوە چۆن خەڵک لەمە خۆشە بێ بەڕاستی ئێوە چۆن لەمانە خۆشە بن عزیزانی من چۆن ئێوەیان بێدەنگە بن لە بەرامبەر ئەم هەموو مەرگە ساتەیە لە ڕاستیە ها چۆن شتی وا بێت ها شتی وا نییە بەحیاتی واز لە مۆزوعان نەیانم خۆشەویستە بڕواتان لەبێ واز نەیانم وەڵڵە جارێ لەبەر حرمەتی کۆمەڵی خەڵک هەندێک شتی زۆر نهێنی هەیە ئەمێ سەرفە نەزەرەکەم بەڕاستی نامەوێ ئەگەر شەڕەکەم بردە سەر ئێسک شکاندن ئەو کاتە ڕەحم بە نوێژان سەفاژ ناکەم بەڕاستی ئەها ئێستا چۆن ڕەحمی پێەکەم تا سنوورێ باش نییە ڕەحمی پێەکەم بۆچی لەبەرەوە ئەمێ لە ڕاستەکان تێبکەم واش نەزان ئارام ئەحمەد تێک شو ئەم بابەتانە من بە نەوشام سەفام وتووە تۆ فەیلسوفی ئەخلاقی ئایا من ڕاستم کردووە یا فرودراوم ئەبێت تێبگەم لەو مۆزوع چونکە ئەزانم کە من ڕاستم کردووە لەو قۆناغەیە نەوشام سەفا فەیلسوفی ئەخلاق بووە هەموو کەسێک ئەزانن نارەکانشی ئەزانن تاقەتی ئافەتی نەبووە دزی نەکردووە خۆ دەوڵەمەند نەکردووە بە سیارەی ئاخر مۆدێل نەگەڕاوە بەم لایە کەشوفشی نەکردووە وەکو ئەمانەی تر هیچێکی نەکردووە نەوشام سەفا لەو کاتا کەسێکی بە ئەخلاق بوو کاکە یعنی فەیلسوفی ئەخلاق بوو بەڕاستی باش نییە لەخۆوە قسەم نەکردووە لە حەقیقەتە بەڵام ئێستا کە ئاوا کەوتۆتەوە ئەمە بۆ من کێشەیە لە ڕاستیە من لەو فەیسبووکان نووسیومە یەک پیاوی مردم پێ بڵێت زیاتر نەوشام سەفا بکات باشە ئێستا کە خۆم ئەکەومە سەنگەرەوە دژی چۆن لەسەر مۆزوع قسە بکەم بۆچی وام وتۆ لەو قۆناغەیە لەبێت لەو کاتەیە من نەوشام سەفام بە پیاوە بە مەرد زانیوە بەڕاستی بە فیعلی مەردیش بوو نەوشام سەفا پیاویش بوو نەوشام سەفا دز نەبوو بێ ئەخلاق نەبوو بێ ڕەوژ نەبوو پارەی کۆنەیە کردەوە ئەمە نەبوو ئەوە نەبوو هەموو ڕاست بووە من وام بۆ بەڕاستی بەڵام ئێستا کە 2 ملیار دۆلار زیاتر براو بۆ کوڕەکانی ئەمە جێگەی پرسیارەکەی منە چۆن خۆ من کاتێکە ڕەخنەکانم لە نەوشام سەفا تون دەکەمەوە زیاتر دەلیلەکەی ئەوەیە کە ئەبێ بزانم ئایا منەوە جێر بووم کە منە ئەو داوانەوە لە ڕاستیە ئایا بەڕاستی ئەوە جێر بووم نە ئەوە جێر نەبووم بەڕاستی من بە تۆڵم کوڕی چاکی کە لەو کاتا کوڕی چاکی کە لە دواییە هەست دەکەم تۆ گۆڕای و کوڕی چاگریت بە فێڵزانی ئەزانم ئەڵەمە تۆ فێڵزانی بەڕاستی ئەی تۆ فریودەر بووی لە حەقیقەتە باش نییە بۆی ئەبێ لەمان تێ بکە ئێستا تیڤیان کردوتەوە تیڤە قرخنەکەی KNN ئەڵەن چی خۆی قسەتان بکەیتەوە شەریکی یەکێتی شەریکی پارتی بە تیڤی بۆ چیەکەیتەوە کوڕەکانی نەوشام سەفا و گۆڕان تیڤی بۆ چیەکەنەوە بۆ فرۆشتنی هەیباینجان لە تەماتە بۆ چیەکەنەوە کاکەجان ئێوە خۆتان شەریکە دزی پارتین شەریکە دزی یەکێتین باش نییە ئەچی چێتێ قسە بە لاوە شێرجەنگیڵێ وەڵا ناتوانێت پێی بڵێ چکە سەرۆکی لیستەکەتە قسە بە مەسروو مەسعود بازرگانی لێ وەڵا ناتوانێت پێڵێ بە هیچ جۆرێ عمەری سەیعەلیمان بینی چۆن ماساوەکە بۆ نێشتێڤان بازرگانی بینیمان چۆن بنەماڵێ بەزانی حسابیان بە حسابی بۆ ناکە مناڵەکان ناردبوو خۆ حەفزی لێ بکات ئاوا سوکتانەکەنەوە ئاوا سوکتانەکە سێری ئەو کۆبوونەوەی کرا بۆ مەسەی دەستور و ئالە بابەتانە ئەم مێزگرت بوو چی بوو هەموو خەڵکەکە دانیشتووە نێشتێڤان بازرگانی مەسئول بە یەک وەکو ئاغایەن کە وە قاعیدەی بنەماڵی بەزیان 100 جارم بە ئێوەتووە بنەماڵی بەزانی قاعیدەیان وایە بۆ هیچ کۆڕێک یەکەم کەس ناچن دائما دوجار ئەچن بۆی هەموو کەس هەستێ لە بەریان خۆیان فشکەن و ئاساس ئەمانە میهیبن باش نییە ئەو کۆمەڵێک کۆیلش هەستان لەبەر مەسعود و لەبەر مەسئول ئەمەیە عەقڵەتی ئەمانە خۆشەویستە باش نییە تۆ پارەی بە KNN بۆچی زەحمەت نەبێ ئەتێ بڵێ چی بە پارتی قساکەی بە یەکێتی قساکەی بە کامیان قساکەی ڕەخنە لە کێگریت پەلەم نییە من کاکە من ئاواشت دەرەخەم وردە وردە با بۆ خەڵک بۆ خۆیان هەر بڵێن بەڕاستی من خۆم ئەزام چۆن شتەکانی خۆمەکەم کاکی جێن ئەگەنە زۆر شت هەیە لە مۆزوعاکەوە ماوەتەوە بۆیە هەتا ئارام ئەحمەد بێ لەو قەزیە خۆش نابێ بەڕاستی لە مافی خۆم خۆش نابم لە لای کوڕەکانی نەوشام سەفا و لای نەوشام سەفا و لای بزرگای گۆڕان منەوەی جێن نیم بەڕاستی خەڵک دیاریم پێ بکە خەڵکی کوردستان ئەو 500 هزار دەنگ دەرە ئەگەر عاقڵ بوونایە ئەبوایە 20 کەس کۆ بووایەتەوە گردەکان پسوودانایە بەسەر کوڕەکانی نەوشام سەفایە ئەگەر ئەو خەڵکە بەڕاستی شوێن مافەکانی خۆی کەوتایە بەداخەوە کە خەڵک ئەڵەی ماسیە دوێنێ بیرەچێتەوە بەڕاستی
بیتان چووە چیتان بۆ گۆڕان کرد بیتان چووە کە چ زەحمەتێکتان کێشە چۆن وازیان لێ هێن ئێستا مەسەفای سێ قار بیخوا یەک خانی وەرگتون نێشێبان بازانی بای 3 میلیۆن دلار لەو گەڕاکەی کە بۆم باسکەن هەولێر ئەوەی شەرجە نابیخوا بابەکە زێبارەکە 20 میلیۆن دلارەکەی خاپەلوشکاکەیان چی لەسەر هات بەس بەداخەوە میلەتی کورد وازە مافەکانی خۆی هێنێت من چۆن وازە مافی خۆمە هێن و بەڕاستەنە والله عزیزان بە ئیلاهی بە هیچ جۆرێ لەمانەی دایکم خۆش بم لە مافەکەی خۆم خۆش نابم لای کوڕەکانی شانسەفار لای ئەو گۆڕانە ڕاستی باش ئەو ڕاستی بزانین و داواش لە 500,000 دەنگەرەکەم لە هەموو ئەو کەسانە ئەەکەم کە ئومێدی خۆیان بەنەو شانسەفا و گۆڕانە هەڵواسی بوو لە مافی خۆیان خۆش نەبن عاقڵ بن بەڕاستی خۆش نەبن لە مافی خۆیان وەکو ئارام ئەحمەد هاوارکن بە مافەکانی خۆیان بەڵێ KNN ئەبێ بە تەلەڤیزیۆن 24ەکەی مەسئول بازانی یا بێ بەڕوودا خۆرجت نەتەشێکی تر بڵێ قسەی قۆڕە KNN کاتێک قیمەتی بوو کە فوی پیاکە دژی پارتی وێکێتی ئێستا تۆ بڵێشی قاچاقچی خۆی قاچاقچی سنوورەکان خۆ لە سنوورەکانە بەشی هەیە و پاراتزی بەیانی باسی پاڤێڵ تاڵەبانی کە پاڤێڵ چەنە بازی مەگە خۆ دزی بەوە ئەوتە خۆ دزی باسی لاهورەکە حەدی نییە بەڕاستی چۆن دوانێ باسی بکات تێگەیت لەوان پیاوترە ئەو حەقەتەکەیەتی کە باسی چیەکە باسی مەسئول بازانیەکە بە شەق قوبات دەرەکەن لە هینا نایە لە باسیکەن چۆن توانێت باسییان کرد ناتوانێت کاتە تیڤی دانی بۆچی بۆ بازرگانیکردن و بۆ ڕێکلام بۆ پارە پیاکردن ناویش ئینە ئەوە ڕۆی ئەو تاریخە خۆشەویستان ئەو تاریخە بەسەر چوو من دەوێت کاتان ناگرم عزیزان خۆشەویستان بەڵام دوجار لەوە تێبگەن کە بۆ ئێمە ئەمانە هەمێنەکو یەکوابن عزیزانی من لەوە باش تێبکەن مەلا شێ مەحموود نەمر هەر بۆ کەس و کارەکەی خۆی برد مەلام سەفا هەر سامانی بۆ کەس و کارەکەی خۆی برد مەسعود بازانی هەر بە هەماشکڵ دوجار مامجلەش هەر بە هەماشکڵ کاک نۆشوێنش هەر بە هەماشکڵ ئەگەر ئێوە ئەتانەوێ کاک نۆشوام سەفا لەوان جیابکەنەوە گوێن بە من مێن بۆمان بسەلمێنن کە کاک نۆشوام سەفا ئاگاداری بردننی سامان نەبووە کوڕەکانی فێڵیان لێ کردووە سامانەکەیان بردووە لە بریتانیا ئاوا بوون ئەمە بوون ئەوە بوون بۆمان بسەلمێن ئەگەر بۆمان ناسەلمێنن ئەگەر ئێستا ئاوا قساکەین 6 مانگکە یینەوە ئەلێ کاک نۆشوام سەفا فێڵی لارەمان کردو ئاوای کرد بەداخەوە بۆیە کوردیش هیچی بێژ ناوێ خۆشەویستە تێگەیت بەڕاستی هیچی بێژ ناوێ کورە بەساقە من پێتان ئەڵێم ئەمە زۆر خۆش لەمانەگاکە وەڵڵی با پێتان بڵێم من کاتێک کە دیفاع من نۆشوام سەفا کرد هەموو چەپەکان هەموو خەڵکەکانی تر هەمووی دژم بوون یەک بڵێن بێحرمەتین پێکا لە پاڵتاک و لەمانەیە ئارام ئەحمەد خۆی فرۆش بۆ نۆشوام سەفا جاسوسی نۆشوام سەفایە پیاوی نۆشوام سەفای ئەم بابەتانە هاتمە سەر خەت بە ئاشکرا وتم من وەک ئارام ئەحمەد دیفاع نۆشوام سەفاکەم تا کۆتایی باش نییە ئێستا ئەو لاهوری شەرجەنگیە کە ئێوە گۆڕانەکان ئیدعیان بۆ منەکە ئارام ئەحمەد پیاوی لاهوری شەرجەنگیە ئەو لاهورە ئەگەر پلاتفۆرمێکی هەبێ یان پرۆژەیەکی هەبێ بۆ گۆڕانکاری بە قازانجی خەڵکی کوردستان یەمە سەر ئەم منبەرە بە ئاشکرا ئەڵێم بەڵێ من پشتیوانیەکەم لاهوری شەرجەنگی حساب بۆ یەک کەس ناکەم لە مۆزوعانەکە خۆنی پیاوێکی جەبان نیم بەڕاستی تێگەی یەخوا لاهوری شەرجەنگی ئەو نە پیاوە بێ پرۆژێکی ئەوە هەیە بە قازانجی خەڵکی کوردستان و ئەوە پشتیوانیەکەم بۆ تاکید منەوە تێگەیت بەڵام کێشەکە ئەوەیە کە لاهوری شەرجەنگی ئێستا سەرۆکی بزوتەوەی گۆڕانیش بۆ خۆی کێشەکەی کاکیش دێگەی کاکە ئێستا لاهور سەرۆکیانە کاکە وەڵڵی 2 هەفتە جارێ 3 هەفتە جارێ نما و چییە ئەچن بۆ لای لاهوری شەرجەنگی بە عەزیزان بەڵگەیشم بوو ئەمە هەیە لەبەر هەندێک احتیمالات باسی ناکەم ئەچن بۆ لای باش نییە 2 کەسێک کە چاکت بێ کۆشن بۆ لای لاهوری شەرجەنگی ئەچن بۆ لای پاڤێڵ تاڵەبانی هەمویان ماسایی بووکن بۆی بتوانەکەن بەخوا پاڤێڵ تاڵەبانی شوێنێ یوتیوبی زۆر قسەکەن گردەکان لێسەن بوو ئەو پاڤێڵ تۆزێ ئەو کەچەڵ تۆ شێتۆکە ئەو کەچەڵە مەناعەتی نییە شێسێ بڵخوا گردە بێ دابنە گردی ئێوە نییە ئێمە ئیشێتیە مەناعەتی نییە بۆچی بەشم بیشیکە باشتر ئەرەوە بە ئەوان هەر دزی گەورەتر بن بۆی لەسەر کاک نۆشوام سەفا داچێ ئەو دزی و فزی و بێنەوە بەرەو ئەلماوتەوە پارە خواردن ئەرەوە لەبەرەوە کەس قسەی قۆڕ نەکا بۆ من کاکەجیان کورسەریکە گۆڕان بە مناڵان پیاوی لاهور خۆشەویستان دەوەرە اینجا ئیمانە ببێنێ جێگری پاتین و لەگەڵ ئەوە شەریکن و لەگەڵ یەکێتیا شەریکن و شەریکە دزن و پارە لە هەردوو وەرەگرن وەڵڵی خۆشەویستان دەڕێکەوەی دەباشانەوە تا 16 ئۆکتۆبرەکەی مەسعود بازانی هەتا ئەو کاتە هەموو مانگێک $250 لە یەکێتی وەرگیراوە
لەگەڵ پارتیا ڕێکوتنیان کردو هەمومان 250 لە پارتی وەرەگرن ئەمە گردەکەی ئێوە کشێن تا بە خەڵک بڵێن پیاوی فڵی پیاوی فڵی دوێش کاکە ئارام محمەد خۆی لە هەموو کەس بە پیاوەتی نەزانێ خۆشەویستان من قەناعەتم وایە ئینسان نابێ پیاوی کەس بێت تێگەی لە قسەکەم نە ئەمەوێ پیاوی کەس بم نە ئەمەوێ کەسیش پیاوم بێ من هەموو ڕەفیقەکانم وەکو ڕەفیق سێ دەکەم بەڕاستی وەکو ڕەفیق تەواو بەیانی نەک لاهوری شێرجەگی پاڤێڵ تاڵەبانی بنمونە پاڤێڵ بەیانی بێت بڵێ من پرۆژەیەکم هەیە بۆ قازانجی خەڵکی کوردستان ئاواکەم بزانم پرۆژەکەیم بەدڵەوە بزانم بەڕاستیەتی ئەڵم بژی پاڤێڵ تاڵەبی دەسە پشوێنێک بۆچی نایکەم چ مشکلەیەکم هەیە کاکە خۆ من دوژمنایەتی کەسە ناکەم بەڕاستی سیاسەتەکەم دەی ئیتر قسە ناکەم جارەیە تا ماوەیەکی تر شۆگاتان خۆش بێ خواتان لەگەڵ حرمەتێکی زۆرم بۆ هەمووتان هەیە ماندوم کردن کە زیاتر لە سەعاتێک و 20 دقیقە لەگەڵ منان چاوی یەکە بە یەکەتان ماچەکەم بە تایبەتی خەڵکە بێلایەنەکە حرمەتم بۆتان هەیە شۆگاتان خۆش بێ عەزیزانی من قوربانی ئێوە مەسعود بازانی و هەموو بنەماڵەی بازانی ئەوانە بکەم بە قوربانی 1 دقیقەتان باشە وەرەوە نە گوێن پێم هەیە خشتێک گیان نە گوێن مێ بەساقم نە گوێن بە ئارام محمەد بەساقم من بە گوێندان واز لە ئێوە نایانم با باش بیزان بەخوای یەک کاتان پێ یەکەم هەروە بەردەوام لەسەرتانە ئەو دەنوکەم لەسەر ئێوە بێ هەتا هەتایە بە باش بیزان پەلە مەکە هێمە بۆ کوردستان بۆشتان ها پەلە مەکەن تۆ ئەوەی نەماوە وردە لەو کوردستان شایمە بۆ گیانتە پەلە مەکەن جارێ ئێشتا کاتمان تۆزێ ماوە بە قوربانتان شەوتان شاد بێ عەزیزانی شەوتان شاد